خی گەورە و میهرەبان جوانترین سڵایەمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلالاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێ جیازمان بۆ ئامادەکردون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و ئەم ڕۆژ با تەندروستێکی زۆر باشەوە بتوانن تا کۆتایی بینەرمان بن. بینەرانی عزیز لە هەر شوێنێکن لە ماڵەوە لە ناو تەکسی لە ڕێگەی ڕادیۆی کۆمەڵ دەنگی سلێمانی گوێبیستمان دەبن یاخود لە ناو دوکان و بازار و لە ڕێگەی مۆبایلەکانتانەوە لە هەر شوێنێک بینەر و بیستەری ئێمەن سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆ کە بۆمان ئامادەکردون سێ بڕگەی سەرەکیەوە کەمیشەکە تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر بەفی ڕۆدانی سامانی گشتی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە و تەوەری دووەمی بەرنامەکەمان دیارە دوێنێ کۆمپانیەکانی حەج و عەمرە لە پارێزگای هەڵەبجە بایکۆتی ئەوەیان کردووە کە کار بکەن بۆ بردننی حاجیانی ئەم ساڵ بۆ عەربستانی سوحودیە کە میوانداری زۆر بەڕێزێگیری پارێزگاری هەڵەبجەمان کردووە لەسەر ئەم گرفتە و ئەگەر گرفتێکی دیکەش لە هەڵەبجە هەبێت چاوتەوە باسوخواسی لەسەر دەکەین. تەوەری سێمی بەرنامەکەشمان دیارە ڕۆژی ڕابردوو بڕیاردرا کە دامەزراندەکانی پەروەردەی کەرکووک هەڵبۆشێنرێتەوە دیارە ناڕزایی تورکمانەکان و کوردی لێکەوت بووە لەوەی کە پشکێکی زۆر کەم بەر تورکمان و کوردەکان کەوت بوو کە میوانێکی تایبەتمان لە کەرکووکەوە دەبێت. ئەمە سێ تەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت ئەمڕۆ لەگەڵ چەند زانیاری و راپۆرتێکی تایبەت کە بۆمان ئامادەکردوون تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. بەڵایزان سەرتاش دەچینە لای ڕۆژی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بابزانین لیرەی تورکی، دۆلاری ئەمریکی و تمەنی ئێرانی و هەندێک لە دراوەکانی ترچە گۆڕانکاریەکیان بەسەردا هاتووە بەراورد بە دیناری عراقی. پێکەوە بینەری بڕگەی نرخی دراوەکان دەبین. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باس لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم دەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕێیانداوە فەرماندا پێکەوە بینەریان بین. چواری دووی هەموو ساڵێک دیاریکراوە بۆ ڕۆژی گیانی هەڵمەتی دژ بە نەخۆشی شێرپەنجە و ڕوبەڕووبوونەوەی ئەو نەخۆشیە و گرتنەبەری هۆکارەکانی خۆپاراستن و هۆشیارکردنەوەی مرۆڤایەتی لە زیان و مەترسی و هۆکارەکانی تەشەنەسەندنی ئەو نەخۆشیە بەربەڵاوە لە جیهاندا پیسبوونی ژینگە و ئاو و هەوا و کاریگەری تۆڕەکانی گەیاندن و خۆراکی پیس و ماوە بەسەرچوو هەروەها بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و جگەرە و نێرگەلە و نەبوونی وەرزش لە هۆکارە سەرەکیەکانی توشبوونن بە نەخۆشی شێرپەنجە. نەخۆشی شێرپەنجە ساڵانە لە جیهاندا ملیۆنان مرۆڤ دەکاتە قوربانی و لە هەردوو نەخۆشخانەی نانەکەلی و هیواژ لە هەرێمی کوردستان ساڵانە ڕێژەیەکی زۆر دەبنە قوربانی و
ساڵانەش ئامارەکان لە بەرزبوونەوە و زیادبووندان. چواری دوی ساڵی 1348 کۆچی دوایی گەورە زانای گەورە و بەڕەچەڵە کورد پێشەوە شەمسەدین زەهەبی ناسراو بە ئیمامی زەهەبی لە شاری دیمەشقی سووریا و ناشتنی تەرمەکەشی لە هەمان شار. ئیمامی زەهەبی ساڵی 1274 لە شاری دیمەشق لەدایک بووە، مێژوونووس و زانا و نووسەرێکی کارامە بووە، سەدان بەرە کتێبی نووسیوە لە بوارە جیاوازەکاندا. چواری دوی ساڵی 1946 دامەزراندنی یەکێتی بزوتنەوەی شۆڕژگی ڕیافرەتان لەلایەن حەبسەخانی نەقیبەوە لە شاری سلێمانی بە مەبەستی هۆشیارکردنەوەی خانمانی کورد و ڕۆشنبیرکردنیان. ئەوەش کاریگەری جوڵانەوەکەی میناخانمی خێزانی قازی محەممەدی لەسەر بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان کە هەستا بوو بە دامەزراندنی یەکێتی دیموکراتی ئافرەتانی کوردستان کە پێشەوە قازی محەممەد پاڵپشت و هۆکارێکی سەرەکی ئەو جوڵانەوەیە بوو بۆ پاڵپشتی و داواکردنی مافەکانی ژنان لە کوردستاندا. حەبسەخانی نەقیب یەکێک بووە لە خانمە سیاسی و کۆمەڵایەتیە بەشداربووەکانی کۆمەڵگەی کوردی و زۆر خەمخۆرانە دەستی داوەتە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە بۆ خوێندنی کچان، چونکە ئەو کات تەنها پیاوان مافی خوێندنیان هەبووە، ئەویش لە حوجرەکان. بۆیە کاتێک یەکەم قوتابخانەی سەرەتایی کچان لە ساڵی 1926 لە سلێمانی دەکرێتەوە لەگەڵ مامۆساکاندا ماڵ بە ماڵگەڕاوە بۆ ناونووسکردنی کچان. چواری دوی ساڵی 1970 دوای گەڕانەوەی بۆ ئێران و سەرکەوتنی شۆڕشەکەی و کۆتایی هێنان بە حکمی پاشایەتی پەهلەوی لەو وڵاتەدا، ئایەتوڵڵا خومەینی ئەبولحەسەن بەنی سەدری کردە یەکەم سەرۆکۆماری ئێران، ئەوەش بەهۆی بەدەستێنانی لە سەدا 78.9 دەنگەکانی یەکەم هەڵبژاردننی ئەو وڵاتە. تەوەری یەکەمی بەرنامەکەمە قسەکردنە لەسەر بەفیڕۆدانی مڵک و ماڵی گشتی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە هیوادارین بەرپرسانی ئەم وڵاتەش کاتێک کە باس لەوە دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئیدی گوێژ بگرن، چونکە ئەگەر لە دەرەوەی ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامیش سەیری بەفیڕۆدانی مڵک و ماڵی گشتی بکەین دیارە زیان هەر بە خەڵ دەگەێنێ. بەڵام ئیسلام چوارچێوەیەکی جوانی بۆمان دیاری دەکات کە چۆن مڵک و ماڵی گشتی بەکاربێنرێ و بۆ کێ بەکاربێنرێ. بەڵام ئەوەی کە گرنگە ئایا تەنها ئەوە بەرپرسە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە مڵک و ماڵە گشتیەکەی لە دەستەوە بەفیڕۆی نەدات، یاخود تاکێکیش بە تایبەتی ئەمڕۆ لە کۆمەڵگە و لە هەرێمی کوردستانی خۆماندا ئەگەر تاکێک لە ڕێگەی حیزبەکەیەوە پشکێک لە مڵک و ماڵی گشتی سوودمەند بێت، ئیسلام لەم ڕوانگەوە چیمان پێ دەڵێت؟ خۆ هیچ نەبێ ئێمە تاکەکانی کۆمەلگا خۆمان بە مسلمان دەزانین، با بزانین ئیسلام چۆن فێرمان دەکات مڵک و ماڵی گشتی بپارێزین. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە لە هەولێرەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولخاڵقی ڕووناکیمان کردووە. مامۆستاگیان سڵاوی خوا لێبێت، ئەگەر یەکەم پرسیار لەوێەوە دەست پێ بکەم، مڵک و ماڵی گشتی چی دەگرێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سلاوی خوای گەورە لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بی، دوعای خێرتان بۆ دەکەین، موفق و سەرکەوتوو بن. ماڵی گشتی ئەو مڵک و ماڵ و سەروەت و کەل و پەل و تەواوی ئەو شتانە دەگرێتەوە کە تەواوی خەڵکی خاوەندارەتی دەکەن، کە کاتی خۆی کە ماڵێکە بوو بەنای بەیت المال المسلمین کە هەرچی ماڵی مسلمانان بوو لەوێن دەرێ کۆ دەکراوە. بەڵام ئێستا کە تەمەشا بکەی ئەو ماڵەکە ئی مولکی گشتیە لە فەرمانگا و لە داوائیرەکان و لە شوێنە گشتیەکان و لەوانە خۆی کۆ دەکاتەوە. ئەوەی کە هەیە ئەوە ئی تەواوی خەڵکیاوانەی کە دەسەڵاتدارن لەسەری ئەوانە تەنها بەکرێگرتن لەلایەن خەڵک واتە لەلایەن خەڵکەوانە هەر بژێردراون، متمانیان پێدرا وەکو دەستپاکە و ئەمینێک تەمەشاکراون کە خەڵک ئەو ملکەت و ملک و سەرۆت و سامان لە بەردەستدا بنێ تاکو هەم پارێزگاری لێ بکەن و هەم لە بەرژەوەندی باڵای خەڵکیش سەرفیکەن. زۆر باشە مامۆستا، ئایا ئەوەی کە مڵک و ماڵە گشتیەکەی لە بەردەستایە ئیسلام چیمان پێ دەڵێ بۆی کە چۆن بیپارێزێت و چۆن بەکاری بێنێت بۆ خەڵک بە گشتی بەبێ جیاوازی؟
طبعا ئەو کەسێک کە ئەستەن ئەو ماڵەی تەسلیم دەکرێت دەبی کەسێک بی چار سیفەتی تێدابی کە لە قورئانی پیرۆز ئاماژەی پێکرا کاتێکە گەورەمان یوسف دەفەرمێ ئیجعلنی على خەزائن الأرض گەنجینەی سەرچەوی لە ژێر دەستم دابنێ لەبەرەوەی ئینی لە حەفیظ عەلیم بەتاکید من کەسێکم دەزانم چۆن بیپارێزم و معلوماتیشم هەیە و کاتێک کە دووکچەکەی گەورەمان شوعیب کە داوا لە باوچیان دەکەن موسا بەکرێ بگری لەلایەن خۆیان و ئەو کارانەی کە بە پیاو دەکرێت بەوی بسپێرن پێی دەڵێن إن خير من استأجرت القوي لقوي أمين باشترین کەسێک تۆ بەکرێ بگری ئەو پیا لە بەرەوەی دوو سیفەت هەم قەویە بەهێزە ئەو جەهێزە لە ڕووی جەستە دەگرتەوە و هەم بە معنای معنەویەکەش دەکرێتەوە کە هیچ شتێک ناتوانی غڕای بکەوە کەسێکی ئەمینە و دەتوانی دەستپاچی تێدا بکە بۆیە ئەو کەسەی ئەگەر ئەو چار سیفەتێکدا دانەبی شایەن و شایستەی ئەوەی نییە نەک موڵک و ماڵی خەڵکی مەڕێکشی لە بەردەستی دابنێ لە بەرەوەی ناپاچی تێدا دەکا ئەو ڕووکە دەبین لە کاتی انتخابەتەکەم لە کاتی هەڵبژاردنەکەم بەداخەوە کە خەڵکانێک بانگێشتیان دەکرد چەند ساڵە خەڵکی مەپێیان هەر دەخەرەتێن دەبینی کەسانێک ئەو سیفەتانیان تێدا نەبووە دەمەشا دەکەن موڵک و ماڵ و سەرۆت و سامانی خەڵکیش بادە دەڕوە ئەو کەسێک کە ئەو دەبێتە ئەمیندار ئەوەی کە لە بەردەستیدا دەبێت ئەو چار سیفەتەی تدابی یەکەم کەسێک بێ ڕاستی بزانیت چۆن ئەو موڵک و سەروەت و سامانە بیپارێزی ئەوە یەکیان دووەم دەبی کەسێک بەڕاستی معلوماتێ بی تۆگەر معلومات نەبی ناتوانانی محافظە لەسەر موڵک و سەروەت و سامانی خەڵکی بکەیت و پاشان کەسێک بی بەهێز بی شەیتان نەفس ئارەزوو زەخت فشار خستنە سەر ئەوانە تاسیری تێدا نەکا و کەسێکیش بەڕاستی دەستپاک بیت ئەو جۆرە کەسانە شایەن و شایستەی ئەوەنە کە ئینسان هەموو شتێکیان پێ بسپێری چۆن کاتی خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەلەوەی بێتە پێغەمبەریش بە صادق الئەمین ناسرا بوو بە کەسە ڕازگۆ و دەستپاکە بۆیە کاتێک کە چێژە و منازعە دەکەوێتە نێوانیان پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر دەبژێرن ئەو دادوەریان لە نێو کات ئەو کەسە دەبی ئەو سیفەتانەی تێدابی بۆی بتوانی چۆن لە بەرژەوەندی باڵای گشتی خەڵک ئەو شتانە سەرف بکە شتێک خزمەت بە دینی بکە شتێک خزمەت بە دنیای بکە شتێک خزمەت بە ڕەسەنەتی بکە سەحەتی ئەو خەڵکەی بپارێزن ئەو خەڵکە لە حەق و مافەکانی بێبێژ نەکرێ سەرۆت و سامانەکەی بەولایدا نەبردرێ ئەو خەڵکە چاوەچای بی ئەو خەڵکە قەیرانی لۆ دروست نەکرێ لە خزمەتی باڵای ئەو خەڵکی سەرف بکرێ زۆر باشە کەواتە ئەرکی خەڵک و جەماوەر چییە کە ئەو دەسەڵاتدارانەی کە مڵکی گشتی دەخۆن بە سەرخستنیان یاخود دەنگدان پێیان ئایا ئەمانیش بەشدارن لەو ستەمەی کە ئەوانەیکەن یاخود نە هیچ لەوەی دانیە خوشکەکەم خوای گەورە فەرمێ جەل وعەلا وما ئەصابەتکم من مصیبەت فبما كسبت ئەیدیکم دەفەرمێ ئێوە هەر زۆرە موسیبەت و نەخۆشی و ناخۆشی و بەڵا و قەیران و شێشەکتان بەسەردا دێ فبما كسبت أيديكم هموي دستي خوتاني تدا دفرمي ظهر الفساد في البر والبحر ديسان بما كسبت أيدي الناس كاتك دبيني فساد بمجورة كاني هشكاتي وتراتي قرتوتوا هموي دستي خلشته خوي قورا آماجة بدست دكا آماجة بپيناك بو لبروي بدستي خوي أو وسعيلو خودوس كرت نابيني أو پنزا كأصل وابرزي كاتو الشهادي بحقي لو خوي بيبدا تسو بيسي كت بو مركبي شۆڕی کردەوە شایدی بە درۆی پێدا خەڵکانێکی هینا سەرە خۆی کردە بڕیار بەدەستە خۆی کە ئەو خەڵکەش ئەو های بینتە سەرکەواتەوە کاری دروستبوونی ئەو وەزعە هەمووی خەڵکەکەیە بۆیە دەبی خەڵکەکە مووقیف و هەڵوێز بگری و پێغەمبەرش دەفەرمێ صلی الله علیه وسلم ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما برایەکەت ئەگەر ستەمکار بوو یان ستەم لێکرا بوو پشتی بگرە وتیان ئەی پێغەمبەری خۆی ئەگەر ستەم لێکراوی باشەوە پشتی دەگرین تا مافەکەی بۆ وەردەگرین بەڵام کەسێکی ستەمکار بوو چی بکەین فەرمووی دەستی بگرن لێنەگەڕن ستەمەکەی بکەن ئەوە بە یارمەتی ئێوێ لە بۆوی جاگەر ئەوڕۆ ئەو خەڵکە هەر هەمووی قبول نەکە ستەم بکرێ پێم وایە ئەو وەزعات چاک دەبی و مافی خەڵکی لە بۆ خەڵکی دەگەڕێتەوە زۆر باشە مامۆستا ئەوەی کە مڵک و ماڵە گشتیەکەی لە دەستە بەرپرسە لە پاراستنی بەڵام تاکێکیش هەمیشە تاکەکانی کۆمەڵگەشت و موعیەوەیان هەیە کە سوودمەند بن لە وەرگرتنی زەوی یاخود موچە یا هەر داهاتێکی دیکە کە بۆ خۆیان قازانجو و پێویستیان پێێتی ئایا دەکرێت ئەوەی کە پارێزگاری لە مڵک و ماڵی گشتی دەکەیە شتێکی بەدەستە لە نمونە وەزیرێک بێت قایمقامێت بێت محافەزەیەک بێت یاخۆت سەرۆکی حکوومەت بێت ئایا دەکرێت مادام دەسەڵاتی هەیە بەدڵی خۆی تەخشان و پەخشان بە مڵکی گشتیەوە بکات و واژۆ لەسەر
هەر نووسراوی بکە کە زەویەک ببەخشێ بە فڵانە کەسێک کە ڕەنگە لەو شیاوتر هەبێت واتەم کەسە مادام دەسەڵاتەکەی هەیە دەتوانێت ببەخشێت بە دڵی خۆی؟ طبعا ئەو کەسێک کە دەکرێتە دەسەڵاتدار طبعا دەسەڵاتەکەی ئەوە دەبی لە چارچێوەی یاسا دیاری بکری چۆن معنایەوە نییە و کەسە دەسەڵاتی ڕەهای هەیە دەسەڵاتی ڕەهایی خۆیان سوبحانەوە تەعالا ئەوە کاتر بە پێی یاسا طبعا یاسایەکەش دەبی زەوابەتی شەرعی هەبی لێرە دەبی بەرژەوەندی باڵای خەڵک ڕەچاو بکرێ بۆیە باشترین شتێک کە ئینسان بیکاتە دەستور و یاسا و بڕیای لێوەگری شریعەتی پاکی خۆی ڕەب العالەمینە کە ئیسلام سەلامەتی دنیا و قەبر و قیامەتی بۆ ئینسانەکان پێیە کەسێک ئەگەر مسلمانێکی تەواوی پێغەمبەر لە تعریفی مسلمان دەفەرمێ المسلم من سلم المسلمون من لسان ويده مسلمان کەسێکە خەڵک لە دەست و زبانی سەلامەت بی کەواتە تەوقیعک ناکە زوڵم بی ئەمین ئیماندار کەسێکە بەرامبەرەکەی لە سەروەت و سامان و شتێکی خۆی تامین بی بۆیە ئیسلام ئەو جۆرە کەسانەمان لۆ دروست دەکا کە بتوانی ئەگەر ناکابرە نەمیراتی بابیتی نەمارەی داچیتی لە بۆی مایتەوە بە کەیف خۆی بینی و ببا و ببڕی ئەوە دروست نییە بەڵکو هەموو خەڵک تێدا بەشدارن هەتا مامۆستا جێن کاتی خۆی مامۆستانی ئێمە ئەو کەسانەی کە دەبوونە مرشید لە بۆ حەز ڕەوانە دەکەن لەلایەنی ئەوقافی کاتی خۆی مامۆستانی گەورەی ئێمە فتویان دەدایانگوت ئەوە دروست نییە ئەو کەسەی بە پارەی خەلکی دەچێتە حەج ئەگەر مەلابی ئەگەر مرشیدش بی دەبێتی دەرگە بە دەرگەی ماڵەکان بگەڕێ و گردنی خۆی بە خەلکی ئازاد بکە نەک بە کەیفی خۆی بڕوا ئەگەنا حەزەکەشی دروست نییە ینی کاتی خۆی ئەوەندە تەشدید بوون خەلکی ئێمە هەتا کاتی خۆی مزەخا بوو مزەخا لە وڵاتی ئێمە فتویان دەوتە مزەخە دروست نییە لە بەرەوەی مزەخا ئاوێکی دەردادەکێشی کە حەقی ئاوی خەلکی بوو حەقی ئاوی خەلکی بوو یعنی ئەوەندە تەشدید بوون نەکو ئاوی خەلکی تر بچێشن بەڵام کە بووە بێ ئاوی ئێستا دەڵێن دروستە بەڵام کە ئاوەکەی دانا دەبیە کەوسەر بیکردەوە چ جای ئەوەی بگاتە سەروەت و سامان و مولکی خەلکی بەڵێ هەموو تاچێکی ئەو وڵاتێک کە ئەو زەوی دەژی دەبی پارچە زەویەکی بی دڵی پێخۆش بی وەکو ئینتیماک لۆ دروست بکە دیفاعی لێ بکە ئێستا بەداخۆی مە خەلچە و کوردستانەینا باو باپیمان ڕۆی 200 متر عەردمان نەبوو لەو زەوی کەسی تەخشان و بەخشان دەکرێت لۆ ئەولا ئەوە خۆی لە خۆی زوڵمەکی زۆر زۆر گەورەیە هیوایە دە پارچە قەتعی زەوی وەگرتیە هیوایە سێ چار نەوع موچەی وەردەگری بندیوارمانە وێستە سەر دیواریشی هاتە سەرێ ئەوە خۆی لە خۆی بەڕێ تاوانێکی گەورەیە دەبی لە چارچێوەی یاسا دەسەڵات دیاری کرێ ئەوش بەپێی ئیمتیازات ئەو شتانە سەرفکرێ من نارم هەر بدرێتە مۆزەف ئەدی ئەو کەسەی مۆزەف نییە وڵاتێکە دەبی هەموو کەسێک حەقی خۆیتی لە سەرخان و بنخانی ئەو وڵاتی خۆی موچەی هەبی مەعاشبی لە ئیسلام ئێمە قانونی ڕکایزمانەیە لە ئیسلام ڕکایز ئەوەی کە لە ژێر زەوی دەبندرێتەوە بەس خەڵک ئەگەر حەقی ئەو ڕقیزێک کە لە زێر زەوی بدەنە و خەڵکەی بەیەکسانی خەڵک ئەو کاتە بەخوای زەکات دەدا و چاوی لە دەستی کەس نابی زۆر باشەوە مۆستا بەڵام زۆربەی دەسەڵاتدار و بەرپرسەکانی ئێمە ماندووبوونی شاخیان کردووە بە بیانوو بۆ ئەوەی کە مڵکی گشتی بخۆن ئایا ئەمە هیچ پاساوێک هەڵدەگرێت؟ وڵی ئەگەر بێنە سەر ماندی بوون چێ لەو ملەتەی ئێمە ماندیترە چێ لەو ملەتەی ئێمە ماندیترە کەسەکەی و لە وڵاتی ئێمە ماندی نەبی کەسەکەی لەو خەڵکەی ئێمە ستەم دیتەتر نەبی خۆ تا ئێستا کە ئێمە زوڵمان لەسەر لایەن نەکەتیە بڕواتە بێستە زوڵمەکە لەسەرمان زیاتر بووە کاتی خۆی گەر لایەن کەسێک کە نامۆ بوو لە ڕووی زمان و کولتورمەڕ لەسەر دەستی خەڵکانێک بەداخەوە کە خۆیان پێدرسۆز بوو زوڵمان لێ دەکەن حەقمان دەخۆن مافمان پێشێل دەکەن قەیرانمان لەوز دەکەن بە قەیرانمان لەبیر دەبنەوە بەڕاستی ئەو ڕۆکەوایە یعنی ئەو زوڵم و ستەم و شتە هەیە ئەوڕۆ خەڵک لە هەموو کاتەچی ماندیترە خۆگەر بە پێی ماندی بووم باە خەلکێکی زۆر لەوان شایستەترە کابراەک لەسەر کورسێک دادنیشی قەرەمەکی بەدەستا لە سبێنێ تاوەری دەوامی چیە وەزیفەی چییە توخوا پەرلەمانتارێک فەرمو ئەو پەرلەمانتارانی خۆماوەریان گرە ئەوانە کە ئێستا لە حکوومەتن وەزیرن فەرمو 6 مانگە وڵی وایان لێکردین 100 خۆزگە برێن بە کفندزی چکرا هیچ نەکرا توخوا کەسێک کە جێشی لێ دەدا شار وڵات خەیان دەکاتەوە ئەگەر بە ماندیبی ئەو مستحقتر نییە بۆی کە پارێکی زیاتر و زۆرتر وەگری لە کەسێک کە دانیشتایی لە چاو قاوەی دەخواتەوە هیچ خێر و ئیسفادەی لەوە ملەتەی نییە ئەوەش تەبعاً شتەکەوانیە ئەگەر پێشی وابی کابراک لە حزب ماندی بوو ئێوە لۆ خۆی ماندی بووە لۆ کۆمەڵە خەڵکێک ماندی بووە ئەو کۆمەڵە خەڵکە کەیفی خۆیتی لە حیسە وشتی خۆی دێداتی بەڵام ناکرێت لە مولکی عام کەسی حزبی نابی لە مولکی عام ئیسفادە بکە و بێماڵی خەلکی بداتە خەلکی زۆر باشە مامۆستا دیارە تاکەکانی کۆمەڵگە کاتێک کە دەمیش دەکەینەوە بەگشتی و زۆرینەمان زۆر ناڕازین لە حکوومەت و لەوەی کە جیاوازی دەکرێت لە نێوان
ئەو بۆ نمونە لە دامەزراندن لە بەخشینی مڵک و ماڵ بەگشتی بەسەر خەڵکدا جیاوازی زۆر دەکرێت نەعەدالەتی زۆر هەیە نادادگەری زۆر هەیە بەڵام دەبینین کاتێک کە پێشنیاری پێدانی زەویەکمان ئەگەر پێ بدرێت بەبێ گەڕانەوە بۆی کە ئایا من شیاوی وەرگرتنی ئەو زەویە بم یاخودنا با حیزبەکەشم با حکوومەتیش پێشنیارم بۆ بکات بەبێ یەک و دوو وەری دەگرم ئایا تاک چ بەرپرسیارەکێک دەکەوێتە سەرشانی چ ئەوەی خۆی لە ڕێگەی حیزبەکەیەوە هەوڵ بدات بۆ وەرگرتنی زەویەک یاخۆت ئەوەی کە بە جۆرە لە جۆرەکانی دیکە لە چوارچێوەیەکە بتوانێت زەویەک بۆ خۆی بپچڕێنێت لەو حکوومەتەیە زۆر جارە قسێش دەکەین دەڵێن مویەک لە بەراز بکەنیتەوە هیچی لێ نایەت و نازانم ئەم جۆرە قسانەی کە دەوترێت ئایا تا چەندە ڕەوایە تاک بێ بەم پاساوانەوە زەویەک وەربگرێت کە مڵک و ماڵی گشتیە ئەستا تۆگەر تەماشا بکەیت چەند ڕۆژەکە خەڵک بە ڤایرۆسێکی خەریکە وەزن ڤایرۆسی کۆڕۆنای پێدرێن کە لە سین پێیا بە ولێرە احتیاتات دەگیرێ و غورفەی عەمەلیاتی بۆ دادنێن و دەمامچی دەبەستن و کۆمەرە ترس و بیمەک بەڵام ڤایرۆسی بێدینی ڤایرۆسی بەدئەخلاقی ڤایرۆسی بێمتمانەیی ڤایرۆسی دزی ڤایرۆسی گەندەڵی هەزار و یەک ڤایرۆسمان هەیە سبحان الله خەڵک لەوەی ناترسێ لەوانەیە خۆگەرە من بەو ڤایرۆسە بمرم ڕوح لە لاشەم دەبێتەوە مردم مردنە قەرزدارین بەڵام ئەو ڤایرۆسێک کە لە گەرمان دەبینێت کەسمان خەمی لێ ناخوێنەوە ئەخەوە یەکێکە لەو ڤایرۆسانە کە ئەوڕۆ لە وڵاتی ئێمە هەیە ئەو وڵاتی ئێمەی تووشی شەلە کردیە ئاخر برایەکەم بە بەرنامەی شەلەل و بە عەقلیەتی شەلەل و بە خەلکی شەلەل ئاخر ئومەتێکی شەلەلی لێ دەردەچی بۆیە ئەوڕۆ ئێمەوان بەسەر هاتووە کاتی خۆی لە هیند گرانی و قاتی و قوڕی ڕووی لە خەلکی کرد بێوەزعی و بێبەندی بەر و خەلکی چوونە خزمەت زانای پایابەرز ڕەحمەتی خوا لێی شێخ کەندەلاوی کە خاوەنی کتابی حەیات السەحابەیە چیان شێخ نینە سەجادە خۆ پیشاندان نەکەین ناڕەزایەتیشی حکوومەت دەرنەموتی بۆ توی دەبینی هەموو شتێکی گران کردیە زوڵم هەیە ئەوەی قیمەت نەبی ئینسانە فەرمینە بابە ئەوەی شینگۆنیە ئەوەی ئیشی خوایە ئیشی خوش بە ئینگۆچە ناکرێ فەرمی هەر کاتێک کەل و پەلگران بوو نیشانەی ئەوەی ئینسان بێ قیمەت بووە هەر کاتێک ئینسان بە قیمەت بوو کەل و پەلگران دەبی ئێوە قیمەتی خۆتان لەدەستدایە ئێوە ئینسانێتی خۆتان دەستدایە بڕۆن قیمەتی خۆتان بەرزکەنەوە بۆی کە مسلمانی چاک بن هەوڵاتی باش بن زوڵم مەکەن تەعەدا مەکەن عەقرتان لە پێش نەفستان بی وەزعەکە چاک دەبی ئەوڕۆ تەماشا ئێمە دەکەی ئەو هەموو نەعەدالەتی شتە هەیە بەخوای سووچەکەی هەمووی لە بۆ خۆمان دەگەڕێتەوە ئەو خەڵکە ئێمە تا ئێستا وعی نییە یعنی تخوا وەرە کەسێک پێم سەیرە پێغەمبەر فەرمووی لە کوونەچی 2000 مار پێ دەنادا ئەمە 30 مار پێمانەوە دەوە نییە هەر عەقرمان نەکرد بۆیە ئەوە نە بە بەرنامە و نە بە قسەکردن و نە بە هیچ چانابی ئیلا خۆ کەبی تاک بە تا خۆی چاک بکە خۆی باش بکە ئەو جەوەزعەکە چاک و باک دەبیتن ئەمن ئامۆژگاریش مێ لەو کەسانی کە ئەوڕۆ لە دەسەڵاتن لە خوای بترسێن ئەوڕۆیان سەر ئاردە سبێنیان بن ئاردە با عیبرەت لە دەسەڵاتداری پێشە خۆیان وەگرن هەموو سەرۆت و سامانی خەڵکیان برد نە بە خۆیان خوار نەدایانە خەڵکی ئاخری چشی بەسەهات جا بگەڕێنەوە باشترە زۆر باشە کەواتە مامۆستا ئیسلام مرۆڤ فێری بێدەنگی و پاڵدانەوە دەکات لە بەرامبەر ئەو زەڵموستەمەی کەلی دەکرێت یاخود چۆن مرۆڤ فێر دەکات کە بەرەنگار بێت و ناڕازی بێت بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆی خۆشکەکەم دینی ما بەچ دەست پێ دەکە بەنا دینی ما لا ئیلاهە ئیلا بەنا دەست پێ دەکە نا دەبی ئێمەی مسلمانە نالە بۆ هەموو کوفر و لۆ هەموو شرک و لۆ هەموو زوڵم و لۆ هەموو ستەک و نەحەقی و نەعەدالەت بکەین بەڵێ بەس دۆخوا و لۆ پێغەمبەر ساسم لۆ ئیسلام بکەین ئەگەر ئەو ڕۆ خەڵکە کە دەڵێ لا ئیلاهە ئیلا بەس برێن نای لێ برند بیبرێن نا لە ئەو زوڵمەی چ دەنگ و سەداش دروست دەکا خوای گەر فەرمێ لا تەظلیمونە ولا تظلمون لە ئیسلام حەرامە زوڵم بکەی بەڵام بە هەمان شێوە حەرامیشە قبولی زوڵم بکەی واللهی چەندە زوڵم بکەی تاوانباری قبولی زوڵمیش بکەی ئەوەندە تاوانباری بەڵام زوڵم بە زوڵمەکی گەورەتر لا ناکەوی کورد دەرێ لە دەوی گورجی نەبێ دەوی حەزیایی ئەمە کاتی خۆی لە دەوی گورجی خۆمان ڕزگار کرد بەڵام خۆمان ناشتە ناو دەوی حەزیایی ئەوە هەڵەیە دەبی ئێمە بین زوڵم بە چلا دەکەی بێکشت بە عەدالەتە عەدالەتیش چۆن بەرقەرار دەبێ خوا بەخۆی عادلە خوای گەرە بەخۆی عەدلە دینەکەشی بە عەدالەت ڕەوان کردیە ونموذجی دایتەمە کە پێغەمبەران زۆر جار کە باسی ئیسلاحات دەکرێت کورە بابە کەسێک هەتا ساڵح نەبی بە قورئان ناتانی مستەبی کەسێک چاک نەبی ناتانی چاکسازی بکە پاک نەبی ناتانی پاکسازی پێغەمبەران کە ساڵح بوون ئەو دەتوانیان مستعب بوون و گۆڕانکاری بکەن هەر کەسێک بە شوێن پێڵگری پێغەمبەران نەبی ناتانی ئیسلاحات بکە کەواتە ئێمە لە سەرمانە بە گچکە وەرە بە دار و بەربەژار و ژینگە شوێ کەسێک نییە لە وڵاتی ئێمە زوڵمی لێ نەکرێ واللهی ژینگە وەرە تەیر و تار هەموو شتێک حەقی دەخورێ حتا کارەبا هەتا ڕێگاوبان هەتا جادە هەموو شتێک دەبی ئەو خەڵکە دووبارە خۆی چاک بکە دەبی خۆی فۆرمات بکە ئەو فکر و بیردۆزە خراپانە لا بدە
بەرەو ڕێک و پێچی و جوانی خۆی بێتەوە گە نامە زۆرمانەیە ڕابردۆکی جوانمانەیە خاوەن کولتور و ئەخلاق و ڕۆژێکی بەرزین و وڵاتە ئێمەش پرتی لە خەڵکی درۆسۆز و چاک و پاک بەڵام هیمەتە بێنە پێشێ و بتوانین لەگەر خەڵکانی چاک مەدار بکەین. زۆر باشە ماوەسا زۆرینەی بەرپرسان یا حکومڕانانی هەرێمی کوردستان هیچ گوێیەک بە حەڵاڵ و حرامی یا پاراستنی مڵک و ماڵی گشتی نادەن ئەوە تا فەرمو بە واژۆیەک مادام دەسەڵاتی هەیە 1970 مەتر زەوی دەبەخشێتە کەسێک کە ڕەنگە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانیش بێ بەڵام لەولاوە خەڵکانی دیکە بە خاڵبەندی چاوەڕێ وەرگرتنی زەوی دەکەین کەی حکوومەت چاکسازی بکە و پارچە زەویەکە 100 مەتریەکەی خۆیان وەرگرن نەک 1000 و ئەوەندە مەتریش. ئایا تاکێک لە دەرەوەی یاساکان یاخود لە ڕێگەی حیزبەکانەوە زەویەکی پێ دەدرێ دەڵێ بۆ فڵانە کەس وەریگرت بۆ فڵان مەسئول ئاوا دەکا ئێمەش شتێ باوەندە وەرگرم ئایا ئەمە حرامە یاخود نا بهێنانەوەی ئەم پاساوانە وەکو تا کەبی هێنینەوە بۆ خۆمان تا چەندە شەرعی و دەگونجێ لەگەڵ یاساکانی ئیسلامدا؟ تەوان ئەوە شتێکی هەڵەیە ئەمە خراپەی نابی بە خراپەی چاکەی دەبی خراپەی بە چاکە چاک بکەیت و پاشان خەڵکانێکی خراپ نابی بنە قودوە ئێمە نای بنە پێشەنجی ئێمە گەنا ئێمە فەرقمان چ بوو لە گەروان ئێمە دەبی داوای حەقی خۆمان بکەین بەڵام چۆن داوای حەقی خۆمان بکەین شەرعیانە داوای حەقی خۆمان بکەین تەمان وەگرتنەوەی حەقیش بە زۆر ڕێگا و بە زۆر شێواز دەکرێت ئەو ڕێگایی کە گونجاوە ئەو ڕێگای ئێستەمە کوێ ئەو خۆمان کێشەمان لەگەر موسەساتی حکومی نییە ئەوڕۆکەکە الحەمدولله لە دوای ئینتیفازە لە پاشماندی بوونی ویلایەتی وەنی خوای گەورەش نیعمەت دەکردین کە ئێستاگە خاوەن ئاڵا و کاڵە و باڵای خۆمانین کە ئێستا تو سێ دەستگای مهمتێ ئەوە سەرۆکاتی هەرێمە و ئەنجومەنی وەزیرانە ئەمە شەک کە کێشەمان لەگەر بیناکە و ناکە کێشەمان لەگە خودی ئەو کەسانەیە کە لەو جیانە دادەنیشن کە شایستەی ئەو جێگایانینە دارە دیوارەکە کێشەی نییە ئەوە شتێکی باشە دەستکەوتی ئەو خەڵکەیە بەروبوومی خەبات و بەرخۆدانی ئەوەندە سارەیە خەڵک نابی شەرچی لەو وەزعی بیتەوە دەبی چ بکە ئەو بینایە تەواوە بەڵام بێ خەڵکەکان بگۆڕی خەڵکەکان ئێستەمە کابراکە ماگە لە مزگەوتەکەی خۆم وەکو پێویست دە خزمەت مزگەوتی پێویست ناکە خەڵک مزگەوتەکەی بداتە بەربەردان ناکاکەوەرەم بگۆڕە مامۆستایەکی باشتر بینە خزمەتی تو بکە بە پێی دین دنیاتان چاک بکە کەواتە ئێمە دەبی بێن چ بکەین ئەو خەڵکانەی کە لەوێن دەرن وەکو پێویستی نا دەبی ئەو خەڵکانە چاکرێت کە خەڵکەکە چاوچێ مامۆستەکانی ئەگەر لە سەر و چاوەکەی پیس بوو جۆکەشی پیس دەبی بەڵام ئەگەر لە سەر و چاوەکەی خاوێن کردەوە جۆکەش خاوێن دەبتەوە لە زمانی گەورەمان عومەری خۆری خەتاب کاتێک فەتحی مەداینیان کرد هەرچی زێر و زەبەنی قیسرا بوو کە ئاخر معقەلی بوو لەوێن دەرەجی داهمیان هینا بەردەستی گەورەمان عومەر ئەو هەموو زێر و زەبەنە بەبێ ئەوەی یەشتی لێکەم بکە کە گەورەمان ئەوەی عومەر ئەوەی بینی زۆر سەرسام بوو فەرمووی ئەوەی هینا بەڕاستی دەستێکی زۆر ئەمین بوو گەورەمان عەلی فەرموویە عومەر بەوەی سەرسامی والله ئەگەر ئەتۆ دزیت کرد باە ئێستا جێشەکەشت دزیان دەکرد تۆ کەسێکی پاک بووی ژێر دەستەکەشت پاک بۆیە بۆ عەلای مەودودی دەفەرمی ئەگەر سوپایەک چوو بەسە شارێکی دادا شارەکەی کرد ئەگەر گەورەی سوپایەکە پرتەقاڵێکی لە دارێکە دۆلۆمەی سوپایەکە مەکە ئەگە دارەکەی لە ڕێگەوە دەربینی بۆیە دەبی لە سەر و چاوە خایان بکرێتەوە ئەو جەجۆکە خایان دەبێتەوە بۆیە ئێمە نابی کەسێک بە شێوێکی ناعەدالەت ناقانونی بۆکوکەم ئەمن داوای حەقی خۆم دەکەم بەڵام بە شێک لەوانەیە من بە حەقەم نەگەم بەڵام باوگە مندارەکانم نەوەکانی دادوم داهاتوم بێبەش نەبن لەو حەقانە. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولخاڵقی ڕووناکی زانایانی کە لە شاری هەورێلەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت مامۆستاگیان. بینەرانی عەزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە پاش ناوبڕەکە درێژە بە بەرنامەی پەیامی ڕۆژ دەدەین لەگەڵمان بن. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بەزمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85.
ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ بەرە ساوتانێ بێت وەڕێزان کورتێکی هەوڵەکانتان پێڕادەگەین. سەرۆکی پەرلەمانی کوردستان دەڵێت هیچ زانیاریەکیان لە سەرداهاتی نەوت نییە و ئاشکراشی دەکات حکوومەت هێرێم جگە لە دانەوەی قەرزەکان مانگانە بڕی 40 میلیۆن دلار وەکو سوی قەرزەکان دەداتە کۆمپانیەکان بە پێچەوانی وتەکانی مەسرور بارزانی کە دەیوت نەکدا مەزراوەکان بەڵکو هەموو هاوڵاتیکیش دەتوانێت بزانێت داهاتی حکوومەت چەندە. ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان لە میانی چاوپێکەوتنێکی لەگەڵ ماڵپەڕی درە و میدیا دەڵێت هیچ زانیاریەکیان لەسەر داهاتی نەوت نییە و تەنها لە زاری مەسرور بارزانیەوە بیستویەتی مانگانە جگە لە دانەوەی قەرزەکان 40 میلیۆن دلار سوی قەرزەکان دەدەنەوە بە کۆمپانیەکان. ڕێواز فایق ئاشکرای دەکات پەرلەمانی کوردستان مانگانە 500 میلیۆن دینار نەسرەی بۆ دیاری کراوە تەنها بۆ بەڕێوەبردننی کاروبارەکانی پەرلەمان. سەرۆکی پەرلەمان وتیشی لەوەتەی پرۆژە یاسایی بودجە ناهێنرێتە ناو پەرلەمان دیار نییە داهاتی هەرێم بە فەرمی چەندە و چەند جارێکیش لەسەر نەناردنی پرۆژە یاسایی بودجە پرسیار ئاراستەی وەزیری دارایی کراوە. بۆ جارێکی دیکە تەقە لە 3 تانکەری گواستنەوەی غاز و نەوت دەکرێت. شەوی ڕابردوو لە 2 شوێنی جیاوازی چەمچەماڵ تەقە لە تانکەرێکی گواستنەوەی غاز و 2 تانکەری گواستنەوەی نەوت کراوە. تەقەکردن لەو 3 تانکەرە لەلایەن چەکدارانی نەناسراوە و گرفتێکی بۆ کۆمپانیای گواستنەوەی غازی شلی ماڵان دروست کردووە بۆ گواستنەوەی غاز بۆ پارێزگاکانی هەولێر و دهۆک کە بۆ هۆیەوە لەو 2 پارێزگایە قەیرانی نەبوون و گرانی غازی ماڵان سەری هەڵداوە. ماوەی دووشەوە لەسەر یەک تەقە لە تانکەرەکانی گواستنەوەی غاز دەکرێت ئەوەش نیگەرانی لای بەرپرسانی پارتی لا حکوومەت دروست کردو و باوەڕیان وایە خەڵکانی دەستڕۆیشتووی سلێمانی و گەرمیان ڕێگرن لەوەی غازی شل بگاتە هەولێر و دهۆک. کۆمیسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ ئاشکرای دەکات لە دەستپێکی خۆپیشاندانەکان لە عێراق 556 کەس کوژراون و 23545 کەس بریندار بوون و 2713 کەس دەستگیر کراون. کۆمیسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ وردەکاری قوربانیانی خۆپیشاندانەکانی عێراق بڵاو دەکاتەوە و دەڵێت لە کۆی کوژرانی 519 کەس 17 کەسیان کارمەندی دەستگا ئەمنیەکان بوون و لە کۆی ئەو 2713 کەسەی دەستگیر کراون تا ئێستا 328 کەسیان ئازاد نەکراون. بەپێی ئامارەکانی کۆمیسیۆن لە دەستپێکی خۆپیشاندانەکانەوە 72 خۆپیشاندە ڕفێنراون کە تا ئێستا 50 لەو ڕفێنراوانە بێسەر و شوێن. هەروەها لە ڕووی تیرۆری چالاکوانان 49 حاڵەت تیرۆری خۆپیشاندەر تۆمار کراون کە گیانیان لەدەستداوە و 13 کەسیش بۆ هۆی هەوڵی تیرۆرکردن بریندار بوون و 14 حاڵەتی تیرۆریش شکستیان هێناوە و 418 دامەزراوە زیانیان بەرکەوتووە. بەهۆی کۆرۆناوە لە بازاڕەکانی بۆرسەدا چین نزیک بە 400 میلیارد دلاری و سەرمایه‌دارەکانی ئەو وڵاتەش نزیک بە 393 میلیارد دلاریان لەدەستداوە. لەگەڵ کۆتاییهاتنی پشووی ساڵی نوێی چینی و دەست بەکاربوونی بازاڕی بۆرسەی شانگەهای دەرکەوت.
نزیکەی 400 میلیارد دلار زیان بەر ئابووری ئەو وڵاتە کەوتووە. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چین ئاشکرا بوو کە تا ئێستا سەرمایه‌دارانی چینی بە بڕی 393 میلیارد دلار زیانیان بەرکەوتووە. لەلایەکی ترەوە پێوەری گشتی پشکەکانی بازاڕی شانگەهای با ڕێژەی 108 دابەزیوە. ئەمەش نزمترین ئاستی 4 ساڵی ڕابردووی تۆمار کردووە. هاوکات مەترسیەکانی بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسەوەی کردووە بەهایەکەی دراوی نیشتیمانی چین با ڕێژێکی بەرچاو بەرامبەر بە دراوی وڵاتانی تر دابەزێت. زانا و پسپۆڕە پزیشکیەکانی چین دوجار ڕایانگەیاند بەپێی بەڵگە زانستیەکانیان سەرچاوەی دروستبوونی ڤایرۆسی کۆرۆنا شەمشەمە کوێرە بووە. پزیشک و زانا چینیەکان پاش لێکۆڵینەوەی ورد لە هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆیان دەرکەوتووە کە سەرچاوەی ڤایرۆسەکە شەمشەمە کوێرەیە و دەشڵێن بۆ ئەو بابەتە چەند بەڵگەیەکیان لە بەردەستدایە کە ئەو ڕاستیە دەسەلمێنن. هاوکات دوێنێ ئەنجامی دوو توێژینەوەی نوێی زانستی چینی لە گۆڤاری زانستی نەیچەر ئاشکرا کراون. بەپێی ئەو توێژینەوانەش پەیوەندێکی بەهێز لە نێوان هەردوو ڤایرۆسی کۆرۆنا و سارسدا هەیە. زانەکانیش دەڵێن هەروەک چۆن شەمشەمە کوێرە سەرچاوەی ڤایرۆسی سارسە، هەرەو باڵندەیەش هۆکار و سەرچاوەی گەشەکردنی کۆرۆنایە. شی تشنلی پرۆفیسۆری چینی لە پەیمانگای ووهان ئاماژەی بۆ ئەوە کردووە لە ئەنجامی یەکێک لە توێژینەوەکاندا ڕیزبەندی جینایەتی چەند توشبوویەکی ڤایرۆسەکەیان وەرگرتووە بۆیان دەرکەوتووە بە ڕێژەی 96 هاوشێوەی ڕیزبەندی جیناتی شەمشەمە کوێرەیە. ژمارەی ئەو کەسانی بۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە چین گیانیان لەدەستداوە بۆ 361 کەس و ژمارەی توشبوانیش بۆ 17200 کەس بەرز بۆتەوە و ئەو ڤایرۆسە لە 27 وڵاتی جیهاندا بڵاو بۆتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانیش بەهۆی مەترسی ڤایرۆسەکەەوە باری نەئاسایی ڕاگەیاندووە. ئۆکرانیا ئەو بڕەپارەی ڕەت کردەوە کە ئێران بۆ قوربانیانی ڕووداوی خستنە خوارەوەی فڕۆکەکەی پێشنیازی کردبوو و داوای زیادکردنی پارەکە دەکەن. سەرۆکی ئۆکرانیا ڕایگەیاند ئێران بڕی 800,000 دلاری بۆ هەر یەک لا خێزانی ئەو کەسانە دابین کردووە کە لە ڕووداوی خستنە خوارەوەی فڕۆکەکەی هێڵی ئاسمانی وڵاتەکەیدا گیانیان لەدەستدا. وتیشی ئەوان ئەو بڕیان وەکو قەرەبوو قبول نییە و فشار دەخەنە سەر بەرپرسانی ئێران تا بڕەکەی زیاتر بکەن. ڕاشی گەیاندووە بەپێی تۆمارێکی دەنگی دزە پێکراو ئێران ڕاستەوخۆ ئاگاداری خستنە خوارەوەکە بووە، نەک دواتر پێی زانی بێت کە ئەوەش نیگەرانی ئۆکرانیەکانی لێکەوتەتەوە. ڕۆژی هەشتیکانی دوێمی ئەم ساڵ سوپای پازارانی ئێران فڕۆکەیەکی ئۆکرانی با 176 سەرنشینەوە خستە خوارەوە کە زۆربەی سەرنشینەکانی ئێرانی بوون و 11 کەسیان ئۆکرانی. فەرماندەیەکی سوپای پازدارانی ئێران و هاوڕێی نزیکی قاسم سولەیمانی لە سووریا کوژرا. ئەزغەر پاشاپور فەرماندە لە سوپای پازداران لە شاری خەڵەبی سووریا لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکانی سووریادا کوژراوە. میدیاکانی ئێران بە بەرگریکارێکی گیانفیدا وەسفی دەکەن کە نازناوێکە دەسەڵاتدارانی ئێران دەیدەن بەو ئێرانیانەی خۆبەخشانە دەبەخشن کە لە ڕیزەکانی سوپای پازدارانی ئێران لە سووریا و عێراق دەجەنگن. ئەفسەر پاشاپور خەڵکی شاری ڕێیبوو لە باشووری تاران و یەکێک بووە لە هاوڕێ نزیکەکانی قاسم سولەیمانی و بە تایبەتی لە دەستپێکی ئاڵۆزیەکانی سووریا هاوشانی سولەیمانی لە سووریا بووە. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چین و نزیکەی 20 وڵاتی جیهان یەکێتی تۆپی پێی ئاسیا بڕیاریدا جامی ئاسیا بۆ تۆپی پێی فوتساڵ لە تورکمەنستان دووە بخات. هەرچەندە بڕیار بوو لە ڕۆژی 26 ئەم مانگەدا جامی ئاسیا بۆ فوتساڵ لە عشق ئاباد دەست پێ بکات و تا هەشتی ئازار بخایەنێت، بەڵام یەکێتی تۆپی پێی ئاسیا ڕوونکردنەوەیەکی بڵاو کردوێتەوە و هۆکاری دواخستنی پاڵەوانیەتەکەی بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گەڕاندۆتەوە. لە ڕوونکردنەوەکەدا باس لەوە دەکات کە یەکێتی تۆپی پێی وڵاتانی بەشداری پاڵەوانیەتەکەی لە دواخستنەکە بە نووسراوی فەرمی ئاگادار کردوێتەوە و ئاماژەی بۆەوە کردووە کە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان پێشاتەکانی تاوتوێ کردو لە بەرسەلامەتی هەموو لایەک بڕیاری دواخستنەکەی دەرکردووە. کورتیاوەڵەکانمان پێڕاگەاندن پاش ناوبڕێک دەگەڕینەوە لاتان لەگەڵتان بەردەوام دەبین. پرۆژەی سمبولی نور بۆ باڵاپۆشی کە پرۆژەیەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ماوەی 13 ساڵە لە بەتایبەتی لە ناوەندەکانی خوێندندا جێبەجێ دەکرێت. دیارە ئەمڕۆ سێم ڕۆژی ڕاگەیاندنی هەفتەی باڵاپۆشیەکە
لەم هەفتەیەدا پرۆژەکەیان جێبەجێ دەکەن و ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ناوەندە جیاوازەکانەوە هەندێک خەڵاتی تایبەت و پەیامێکی تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر باڵاپۆشی دەبەخشنە ئەو ئافرەتانەی کە تا ئێستا بڕیاری باڵاپۆشیان دەرنەکردووە. پەیامێرمان ئازاد عومەراوەیی لە سۆرانەوە راپۆرتێکی بۆ ئامادەکردوین لەسەر پرۆژەی سمبولی نور و هەفتەی باڵاپۆشی. با پێکەوە بینەری بین. هەموو ساڵێک لە یەکەم ڕۆژی مانگی شوبات یادی ڕۆژی جیهانی باڵاپۆشی دەکرێتەوە. تیایدا 116 وڵات بەشداری ئەو یادکردنەوەی ئەکەن بە چالاکی جۆراوجۆر بۆ بەرزکردنەوەی هۆشیاری لەسەر باڵاپۆشی و قوڵکردنەوەی لێبوردەیی ئاینی لە نێوان دینەکان و تێگەیشتنی ئەوانی تر بەرامبەر بە باڵاپۆشی. لەو چوارچێوێژدا لە پەیمانگای تەکنیکی تایبەتی ڕەواندوز لەلایەن قوتابیانەوە سمیناری تایبەت بە باڵاپۆشی ئەنجامدرا. دیارە پەیمانگای ڕەواندزیش بێبەش نەبووە لە زیندووکردنەوەی ئەو چالاکیە یان هەڵسان بە ئامادەکردنی چالاکیەکی تایبەت بۆ ئەم ڕۆژە بە خۆشحاڵیەوە سیمینارێکمان پێشکەش کرد دەربارەی باڵاپۆشی و هەڵسوکەوتکردن و چۆنێتی باڵاپۆشکردنی و چۆن خانمێک کەسێک کە باڵاپۆش بێ دەبێت چۆن بێت. لە 2 شوباتی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا خانمێک لە نیویۆرک کە دەژیا هەست بۆ کرا کە بێڕەزیان کەم دەکرێتەوە لە نرخی حیجاب و باڵاپۆشی لەبەرەوە ڕۆژێک دیاری کرا زیاتر لە 120 وڵات یادی ئەم ڕۆژە دەکەنەوە لە مانگی 2 ئەم ڕۆژە بەرز دەنرخێنن. سوودەکانی ئەو کەسێک کە باڵاپۆش حیجاب بە لایەنی دەرونیان ئەو کەسە ئارامترە دەبێت هۆی دروستبوونی باوەڕ و متمانێکی زیاتر بخۆت. باڵاپۆشی دەبێتەوەی کەمکردنەوەی تاوانەکان و دەستدرێژی سێکسی کە لە زۆر وڵاتان ئەوە یاسایە کە ئافرەتزیری زۆر کراوەی لەبەر بێ سزای تایبەتی خۆی هەم. باڵاپۆشی دەبێتەوەی دروستکردنی خۆشەویستی و ئارامی دەرونی و یەکێک لە بچینەکانی خوددایان یاساکانی خوددا جێبەجێ کردووە. لەم ڕۆژەدا کە ساڵیادی ڕۆژی باڵاپۆشیە پیرۆزبایی خۆم ئاڕاستی هەموو باڵاپۆشانی ئیسلام باڵاپۆشان بەگشتی و تایبەتی باڵاپۆشانی کوردستان دەکەم. ئێمە وەکو باڵاپۆشیانی ڕێز و شکۆیەکی تایبەتمان پێدەبەخشرێ و هەروەها بێتوانێ لە چاو کەسانی کە جیاوازین پێویستە هەموو ئافرەتێک خۆدا بپۆشێت و پێویستە بە جوانی بێتە دەر لە ماڵەوە. ئامۆژگاریم ئەوەیە هەست کەسێک هەر ئافرەتێک ڕاستە لە ناغدا شەرتە ینی هێندێک ئافرەتەیە دەڵێ ڕاستە من حیجاب نیم بەڵام ناخێکی جوانم هەیە ڕاستەوە شەرتە بەڵام ینی خی گەورە مادەم وازبی کردووە ئێمە پێویستە لە سەرمان ئامۆژگاریوان دەکەم خۆیان دابپۆشن و بە تایبەتی لیسکەکانی هەورە جلوبەرەکانیشان بە تەواوەتی دابپۆشن. باڵاپۆشی سوودی زۆری هەیە بۆ ئافرەتان هەروەها ڕێکپۆشی لە پیاواندا. باڵاپۆشانی پاکڕاگررتنی دڵ و دەرونی مرۆڤ هەروەها ینی ئەدگەڕێنەوە لە چەند تاوان و لەم ڕوە خەڵات سەنعان یەکێکە لەو قوتابیانەی لە ڕێگای کەناڵی ئاسمانی پەیامەوە لە ڕۆژی جیهانی باڵاپۆشی بڕیار دەدات ببێتە باڵاپۆش و ئەو ئەرکە ئاینیە جێبەجێ بکات چونکە ئەو لە دەرونی خۆیەوە پێی وایە حیجاب هۆکارێکە بۆ پاراستنی شکۆی ئافرەت. لەم ڕوە ڕۆژی جیهانی باڵاپۆشی بڕیارمدا کە خۆم باڵاپۆش بکەم و کە لەلایەن پەیمانگەکە چاڵکیەک ڕێکخرا کە باس لە باڵاپۆشی کرا و لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا باس لە باڵاپۆشی کرا کە واجبە لەسەر ئێمە باڵاپۆش بین و بە پشتیوانی خوددا و بە ڕای خۆم لە دڵەوەش بڕیارەدەم کە لەمە دووە باڵاپۆش بم و ئامۆژگاریم بۆ ئەوان ئەوەیە کە وەک من لەم ڕوە کە بڕیارمدا باڵاپۆش بم ئەوانی شەکم بڕیار بدەن و چونکە نەک ئەوەی کە یعنی ئەوە لە ڕووی ڕیوەیە ئەوە واجبێک کە لەسەر ئێمە کە دەبێ باڵاپۆش بین فەرمانی خوددایە. بۆ یەکەم جار یادی ڕۆژی جیهانی باڵاپۆشی لە ساڵی 2013 کرایەوە. بیرۆکەی ئەم ڕۆژە دەگەڕێتەوە بۆ خاتونێکی باڵاپۆش بە ناوی نازیمەخان کە لە ویلایەتی نیویۆرکی ئەمریکا دەژیت. لەو ڕۆژەدا بانگەوازی کرد بۆ ئافرەتێکی موسڵمان و ناموسڵمان بۆ پۆشینی حیجاب. هۆکاری دیاریکردنی ئەم ڕۆژەش دەگەڕێتەوە بۆ ئەو دژایەتیە زۆرەی لەلایەن نەیارانی ئیسلامەوە بەرامبەر بە باڵاپۆشی دەکرێت. ئازاد عومەراوەیی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.
پاملێران بە تایبەتی کە بڕیاروا بوو خەڵکی ئاربەت ناڕزاییەکیان هەبێت کە ئەمڕۆ بەهۆی خراپی خزمەت گوزاریەکانەوە کە خراپی خزمەت گوزاریەکان دیارە تەنگی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی هەڵچنیەوە بە تایبەتی لە دۆخی سەرما و سۆڵەدا نەبوونی کارەبا و گرفتی نەبوونی نەوتی سپی و سوتەمەنی یەکێکە لەو دوو خزمەت گوزاریە هەرە سەرەتاییانەی ژیانی مرۆڤکە ماوەی 28 ساڵی ڕابردوو خەڵکی بەژمێنێت هەرێمی کوردستان بەدەست حکوومەت هەرێمی کوردستانەوە گیریان خواردووە و ئەم دوو خزمەت گوزارە سادەیان تا ئێستا بۆ دابین نەکراوە وەکو خۆی وەکو پێویست. دیارە بۆ مەبەستە دەچمە لای پەیاملێرمان هوشیار محەممەد لە شارە زوورەوە. هوشیار سڵاوی خوارد لێبێت. دیارە هاوکاران ماماژە بۆ دەکەن کە تا ئێستا هوشیار ئامادە نییە. بینەرانی عزیز لە چەند ڕۆژی ڕابردوودا لە چەمچەماڵ دیارە ئێوارە کۆڕێکی عیرفانی ساز کرابوو لەوەی کە تێیدا هەندێک هونەرمەندی تایبەت بانگەشت کرابوون کۆڕێکی یا جەمعێکی عیرفانیانیان ساز کردبوو کە ئێمە یەکێک لە سرودەکان بۆمان ئامادە کردوون با پێکەوە بینەر و بیسەری ئەم سرودە عیرفانیە بین دواتر دەچینە لای پەیاملێرانمان. کۆساری شاعر دەفەرمێ بەڵێ محەممەدی ڕابەر چینی چەوساوە و ڕزگار کرد چۆڵی ناکەین نێو بنکەوسەنگەر تا خۆر لە خۆر ئاوا دێتە دەر بەڵێ محەممەدی سەروەر ئەی ڕاستی ویستی دادپەروەر ڕێبازی سەختت دەگرمە بەر گەر بە نێڵ جەرگم بێنە دەر بەڵێ محەممەدی پەیامبەر ئەی ترسێنەر و مژدە دەر شوێن پێی پیرۆزت هەڵدەگرم گەر مێشکم لە لوتم بێنە دەر. ئامادەبوانی بەڕێز ئێستاش داوات لە هونەرمەندی دەنگخۆش محەممەد حوسێن دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی پارچە سرودێک. بەشەو بەڕۆژ ئاخەڵاکێشم بەشەو بەڕۆژ ئاخەڵاکێشم بەشەو بەڕۆژ ئاخەڵاکێشم لە ناو تاوانە فرمێسکە ڕێژم ڕوو لەکوێ بکەم غەرقی تاوانم ڕوو لەکوێ بکەم غەرقی تاوانم لە ناو تاوانە چاو بەگریانم ڕوو لەکوێ بکەم غەرقی تاوانم لە ناو تاوانە چاو بەگریانم هاوار خودایە هاوارم بۆ تۆ هاوار خودایە هاوارم بۆ تۆ لە پردی سیڕات نەمکەی ڕەنجە ڕۆ هاوار خودایە هاوار خودایە هاوار خودایە هاوار خودایە خدایە هاوارم بۆ تۆ لە پردی سیڕات نەمکەی ڕەنجە ڕۆ ڕێی پردی سیڕات ڕێکی دوورە ڕێی پردی سیڕات ڕێکی دوورە بۆ تاوان باران خودایە بۆ تاوان باران بێشەوق و بێنورە ئەی خوددا ڕەحمت کەرەم کە گەرچی واژینم بەسەر برد
بغافڵاتی و تاوان کردن جارێک نەهات بە خەیاڵما کاتی ڕوح کێشان و مردن کاتی ڕوح کێشان و مردن لە حاشردا ڕاوەستا بووم کاتێ هۆشم هاتەوە خۆم خەریکی ناڵەو گریان بووم نەمدەزانی بۆکوێ بڕۆم خەجاڵات و تاکو تەنیام دەناڵێنم بۆ حاڵی خۆم خدایە ڕەحمت کەرەم کە شەرمەزاری بارگای تۆم شەرمەزاری بارگای تۆم گەرچی واژینم بەسەر برد بە غافڵاتی و تاوان کردن جارێک نەهات بە خەیاڵما کاتی ڕوح کێشان و مردن کاتی ڕوح کێشان و مردن کتابی ئەعمالم بۆ هات وەرم گر بە دەستی چەپم ئەو کاتە زانیم لە دونیا ڕوڕەش بووم لێرەش ڕوڕەشم پەشیمانی هات بە دڵما وتم خۆزگا سەد خۆزگایە لە دنیای فانی و بێوەفا ڕێگای خودام بگرتایە ڕێگای خودام بگرتایە. السلام علیکم. خی پەروەردگار پاداشتی کاک محەممەد حوسێن بداتەوە. بەڕێزان ساژمان پێکەوە گوێبیستی پارچەیەک شار بینەرانی عزیز ڕاستەخۆ دەچینە شارە زۆر لای پامێرمان و شار محەممەد و شار سڵاوی خوا لێبێت زانیاریەکان لە شارە زۆر و لەو دەڤەرەی لای ئێوە چییە و چی دەگوزارێت؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بەتایبەت بەرنامەی پەیامی ڕۆژ بەڵێوەکو لە جەناب لە پێشەکێکا باسی زانیاریەکانی ڕۆژ سەرەتا دەمەوێت لە ناحی ئەلبەتەوە دەست پێ بکەم کە لە ماوەی ڕابردوودا ژمارێک لە چالاکوانان و کەسانی ڕۆشنبیری سنوورەکە نیگەرانی و پێشڕەوایەتی ناڕەزایەتی خەڵکیان کرد لە ماوەی ڕابردوودا چەندین کۆبوونەوەیان لەگەڵ یەکە ئیداریەکانی سنوورەکە واتە ناحی ئەلبەت ئەنجامداوە بە ئەمانجی ڕێگە چارەیەک بۆ ئاوردانەوە لە خەڵکی ناحی ئەلبەت و خزمەت گوزاریە سەرەتاییەکان وەکو خۆیان دەڵێن بەهۆی جۆرێک لە بێدەنگی و وەمڕاعاتکردنی بارودۆخی هەرێمی کوردستان و ناحی ئەلبەت بێدەنگی لە هەندێک ناڕەزایی و نیگەرانی و کەمی خزمەت گوزاریەکان کردو بەڵام ئەوان دەڵێن ئێمە چیتر بێدەنگ نابین و چۆن لە ماوەی ڕابردوودا بێدەنگی نەبووین بێدەنگ نابین وەکو خۆیان دەڵێن بەهۆی کەمی سوتەمەنی کەمی دابشکردنی نەوت و لە هەمان کاتا کەمی ژمارەی کاتژمێرەکانی کارەبا وەکو خۆیان دەڵێن ناحی ئەلبەت جیاواز لە ناوچەکانی تر بەهۆی دانانی ئەمپێری زیرەکەوە پێویست بوو کە ژماری پێدانی کاتژمێرەکانی کارەبا زیاتر بێ بەڵام لە ئێستادا ژماری پێدانی کارەبا بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کە بەشێک لە چالاکوانان وەکو فشارێک جۆرێک لە گرتبوونەوەیان لە بازاڕی ناحێکەدا زۆر باشە و شار ئەگەر دەکرێت کەسێک لەو خەڵکە ناڕازی عەربەتمان بۆ وەرگری بزانین داواکاریەکانیان چی و چین بەفەرمی. زۆر باشە کە کات نەبەز یەکێک لە چالاکوانەکان کە ڕێبەرایەتی نیگەرانی و داواکاری هاوڵاتیانەکە ئەمەوێ بزانم لە ناحی ئەلبەت نیگەرانەکانتان چی هۆکارچی وەکو چالاکوانان ئەم گربوونەوە ئەنجام داوە ئەتانێت لەم ڕێگەیەکی پەیامی بگەین. بەڵێ ئەگەر باسی کێشە و گیرروگرفت بکەین حتمما کێشە گرفتەکان ئەوەنە زۆرە لە ژماردن نایەن بەڵام سەرداریتن شتێکی ئێمە داوایەکەین داوای مافی سەرەتایی خۆمانەکەین بەڕاستی داوای ژیانەکەین داوای کەرامەتی ئینسانەکە ینی معقولە 3 ساڵە دانیشتوانی عەربەت نەوتی وەرنەگرتووە
يعني خو ئەمە نەوت بە میلادی باوکیان نێ بیدەم بە ئێمە بە پارە ئەمان دەنێ یعنی نەوت ئەدەن بە ئەمریکا بە تورکیا بە 20 دلار پیانە فرۆشن بە ئێمە نزیکی 50,000 دینار خۆ ئەمە پارەی خۆمانە حەقی خۆمانە یعنی خۆ بە پارە ئەمانە یعنی داوای نەوتەکەین داوای کارەبا یعنی معقول نییە لە پاش 29 ساڵ دەسەڵاتی کوردی ناتوانێت کارەبا دابین کە ئەمە شەرمەزاریە ئەمە خەجاڵەتیە بۆم دەسەڵاتە بەڕاستی ناتوانێت کارەبا دابینیکە یعنی وەرە ئیسە لە 4 ساعتە ئێمە 12 ساعت کارەبا هەیە يعني إما لزوبي شو أنا كانش باشين بحساب يعني بربري كهرباء يعني فلوس وتبتو معنا الله إما لزوبي شو أنت باشين آخر أما خطأ خلقه يوم ما بدأ إما قرار السرطات جزئي أنا بدأنا 15 أمبير لزوبي شو أنا كان 20 أمبير ليرة 15 أمبير أنا بدأنا خلقة سيدنا كله بيدنجو بلان أنجاني بيدنجي كده أنا 15 أمبير قدام 20 ساعات كهرباء 20 ساعات كهرباء كهنا أنا صار 9 ساعات 10 ساعات يصل 12 ساعات كهرباء يعني أنا مش ما بيها فلوس نو أنا مش بيجون على كهرباء يعني أنا خجالتي شرم وبود صلاتي كردي لباش بسمو صار حكمراني دانس ساعة كهرباء تبين نوت النبي أو غاز شادل سري كاك غاز نية نوت نية كهرباء نية غازش نبي دارش نية كاك تشبي يعني إنجا وأكل خل بتقيته أما خواني وأكل يعني براسي أما بتقينواي تخل سدينا معه لە پێشکی ڕاستەقۆکەش باسم کرد کۆبوونەوەتان کردوون لەگەڵ لێکە ئیدارەکانی سنوورەکە چیان پێوتون و هەڵەش نەبم پێت چەند جارێک ئەم گربوونەوەیان پێ دواخستون لە کە بەڵێنیان داوە داواکاریەکان تا چارەسەر بکەن و جێبەجێ بکەن وەڵام جێبەجێ نەکەن ئەمە هەڵبەتە پێش لەگەڵ بەڕێوەبەری ناحیە لەسەر خەت بووم وتم خۆپیشاندانەکەم وتم فشارێک دروستەکەم وتی کاکە تکای کرد کە نەکرێت ئەوە بۆ فعلاً هەندێک بەشەمەوتی نادای بە بەشێکی خەڵکەکە یعنی ئەمە وەکو چاوبەستنێکی ئێمە بوو دوای ئەوەی تر دەنگیان نەما یعنی بەس ئەوە بوو کە خەڵک بێدەنگن بەڵام کەیتر ئەمەش خەڵک لە تەحمولیان نەماوە پێشەوەکەدە وعدەیانداوە ئیسا نییە ئیسا ئەو بەشەی بزۆرینی ئەلبەتی وەرنەگرتووە بۆیە ئەمڕۆ ئێمە کۆبینەوە فشارێکی مەدەنی دروستەکەین دوو لە تونوتیژی ئەگەر خۆیان دەسەڵاتی نوتیژی دروستەکە ئێمە فشارێکی مەدەنی دروستەکەین کە دەسەڵات بێتە سەرخە بەداخۆم دەسەڵاتە یعنی ئەشتگانی وەرگادەکۆنی کەوتینە دە ڕۆژگارێک ئەبێ داوای مافی خۆت بکە یعنی بە بێدەنگی نادەنێ زۆر باشە زۆر سپاس بۆ پەیامێرمان وشار محەممەد کە لە شارە زورەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز دیارە تەوەری دومی بەرنامەکەمان هەرچەندە بە پێکات دەرفەتی زۆر کەمان ماوە بەڵام دیارە لەگەڵ جێگیری پارێزگاری هەڵەبجە قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین بۆچی کۆمپانیەکانی حەج و عەمرە لە پارێزگای هەڵەبجە دەیانەوێت بایکۆتی ئەوە بکەن کە ئەمساڵ هیچ حاجێک لەو پارێزگایە لە ڕێگەی ئەوانەوە گەشتی حەج بکات کە ئەویش زۆر بەڕێز کاکاوعلی کاکاوە سڵاوی خوا لێبێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین بۆچی کۆمپانیەکان دەیانەوێت بایکۆتە بکەن. سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بۆ بورا ئەگەر عەزێت نەبێت دووبارە کرێتەوە کاکاوە بۆچی کۆمپانیەکانی حەج و عەمرەی هەڵەبجە دەیانەوێت بایکۆتی بردننی حاجیانی ئەمساڵ بۆ حەج بکەن؟ بەڵێ ئێمە ئەمڕۆ لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە هەرێم سەمان کرد و لەگەڵ کۆمپانیەکان سەرجەمیان ئەوانی سنووری پارێزگای هەڵەبجە بە ئامادەبوونی بەڕێز پارێزگاری هەڵەبجە و بە هەمان شێوە بەڕێوەبەری حەج و عومرەی هەڵەبجە ئامادە بوون لە کۆبوونەوەکمان لەگەڵ ئەنجامبان بۆ ئەوەی بزانین کێشەکانیان چییە بەڕاستی کێشەکانیان کێشەیەکی ئەتوانم بڵێم سەرتاسەری هەرێمە تەنها پەیوەست نییە بە کۆمپانیەکانی پارێزگای هەڵەبجە ئەویش ڕۆشتنی کۆمپانیەکانە بە پێ ئەوەی کە خۆیان باسییان کرد بەبێ مقابل کۆمەڵێک حاجی لەسەر با بڵێن کۆمپانیەکان بەدەر لەو ژماری کە بۆیان داناوە کە حاجیەکان پارەیەکەیان مانگانە یا ساڵانە کەسن بۆ حەج بەدەر لەوە کۆمەڵێک ئەرکیکان خراوەتە سەر بە وتەی خۆیان ئەم ئەرکانە زیادن لەبەرەوەی کە شتێکی عامە ئێمە لەگەڵیانە دانیشتین کە بۆ ئەم ساڵ هاوشێوەی پارێزگاکانی کە لە هەڵەبجەشەوە هەمان ئەو کۆمپانیانەی کە لە هەڵەبجەن چەند کۆمپانیایەکیان حاجیانی هەڵەبجە ئەگەێننەوە ماڵی پیرۆز مەکەی پیرۆز بۆ حەجی ئەم ساڵ و ئێمە وەکو ئیدارە لەگەڵ وەزارەتی ئەوقاف لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە لەگەڵ کۆمەڵی کۆمپانیەکانی حەج و عومرە بە هەمانگی هەموو لایەکمان لە سەرتاسەری هەرێمە هەوڵ ئەدەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەیان بۆ ئەوەی کە بتوانن لە ئاینداوانیش بتوانن ئەو داواکاریانەی هەیەە بە پێی یاسا و ڕێنماییەکانی وەزارەتی ئەوقاف
بتوانن سودمەند بنبێت. زۆر باشەکە کاوە لە داواکاریەکانیانە باس لەوەکەن کە ڕەتکردنەوەی چەند گومانێکە لەسەر کۆمپانیەکانیان ئەو گومانانە چین کە خراونەتە سەر کۆمپانیەکانیان کەوای لەمان کردووە بایکۆتی سەفەری حەج بکەن. بەڵێ جگە ئەو خاڵەکانی کە وەک باسمان کرد داواکاری سەرجەم کۆمپانیەکانی هەرێمی کوردستانە ئەو خاڵی کە باسییان کرد یەکێک لە کۆمپانیەکانە کە لە وەزارەتی ئەوقاف خۆیان لیژنەیان دروست کردووە و بڕیار گەیشتۆتە بڕیاری وەزیر بڕیاری ئێمە لەگەڵ جەنابی وەزیریشا قسە بکەین سەبارەت بەو کۆمپانیا بەڵام بە هەموو حاڵەتەکان ئەوە فەرمانی وەزارەتی ئەوقافە و لیژنەی لەسەر ئەو بابەتە دروست بووە لیژنە ئەتوانێت بڕیار لەو بابەتە مادەم لیژنە گەیشتۆتە بڕیاری کۆتایی و جەنابی وەزیر واژووی کردووە یاخود گەیشتۆتە لای جەنابی وەزیر ئێمە وەکو ئیدارە تەنها ئەوە ناتوانین کە بابەتەکە لەگەڵ جەنابی وەزیرا باسکەین بەڵام فەرمان لای خۆیانە بێ چکە ناتوانین ئێمە لیژنە لای خۆمانەوە دروستکەین ئەوە پەیوەستە بە وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە و حەقیقەت لە لای ئەوان ئەبێت نەوەکو لای ئێمە وەکو ئیدارە. کەواتە پێتان وایە ئەم کێشەیە چارەسەر بکرێت ئەگەر بێت و ئەم کێشەیە چارەسەر نەکرێت چارەنووسی هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە و ئەو دەڤەری کە سەر بە پارێزگایە چارەنووسیان چۆن دەبێت و هاوڵاتیان چۆن دەتوانن سەفەری حەج ئەنجام بدەن. بەڵێ ئێمە خۆشبەختانە ئەمڕۆ لەگەڵیان وەکو ئیدارە و وەکو کۆمپانیەکان کە هەمویان خەڵکی ئەم شارن داوامان لێکردن کە بۆ ئەم ساڵ بە هەمان شێوەی ساڵی پار کۆمپانیەکان ئەرکی خۆیان جێبەجێ بکەن و داواکاریەکانیان بگەێنن بۆ ساڵی ئایندە ئێمە محاولەکەین ئەو داواکاریانیان کە هەیە بە هەمانگی لەگەڵ وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە لەگەڵ کۆمەڵی کۆمپانیەکانی حەج و عومرە کێشەکانیان بۆ چارەسەر بکەین بەڵام خۆشبەختانە بۆ ئەم ساڵ چارەسەر کراوە و هاوڵاتیان هیچ کێشەیەکیان بۆ دروست نابێت لە سەفەری حەج لە پارێزگای هەڵەبجەوە هاوشێوەی پارێزگاکانی کە کۆمپانیەکان ئیشەکانیان ئەنجامەدەن. زۆر باشە کاکاوە ئەو داواکاریانی کە کۆمپانیەکانی هەڵەبجە هەیەە لەوەی کە تا ئێستا بەبێ مقابل خەڵکیان بردووەتە حەج ئەم بەبێ مقابلە کامەیە ئایا خۆی ئەوان ئەو سود و قازانجی کە دەبێت دەستیان بکەوێت یا هیچ بڕاپارەیەک لە خەڵک و هاوڵاتیان وەردەگرن یاخود لە حکوومەت ئەم بێن بەرامبەرە کامەیە و ئەوان چیان دەوێت؟ ئەوان ئەوەیانەوێت کە بەبێ وەک هاوشێوەی عەمرە کە عەمرە چۆن ئەکرێ کە سوودی هەیە بۆ کۆمپانیەکانیان قازانجێکی لێەکەن بە هەمان شێوە لە حەجیشا سەرجەم ئەوانی کە ئیبەن بتوانن پارەیان لێ وەربگرن داواکاریەکەیان ئەوەیە کە لەسەر تاسەری هەرێمە ئاوا بێت نەک تەنها ئەم کۆمپانیانەی هەڵەبجە و بڕیاریش بووە هەموو کۆمپانیەکان بەیەکۆ بن بەیەکۆ ئەم بڕیارە بن لەبەرەوە ئێمەش لەگەڵیان کە دانیشتین پێشنیاری ئەومان بۆ کردن کە ئەم پێشنیارە و ئەم داواکاریەی کە هەتانە تەنها هەڵەبجە نیە لەسەر تاسەری کوردستانە لە زاخۆوە تا خانەقین و تا هەڵەبجە بە هەمان شێوەیە لەبەرەوە ئێوە وەکو کۆمەڵی کۆمپانیەکان دانیشتنی خۆتان بکەن داواکاریەکانتان بە ڕێکارێکی با بڵێن گشتگیر کە هەمووتان متتەفیق من لەسەری کە هەڵەبجە ژماری کۆمپانیەکانی لە چاو پارێزگاکانی کاکەمە بۆ ئەوەی بە هەمووتانەوەم بڕیارە بن ئەو داواکاریەتان بەدڵ نیاییەوە لەوانەیە وەزارەتی ئەوقاف کە داواکاری گشتگیر بێت جێبەجێیەکا بۆتان بەڵام تەنها داواکاری چەند کۆمپانیایەکی سنووری پارێزگای هەڵەبجە بێ یا 5 کۆمپانیا سنووری پارێزگای هەڵەبجە بێ داواکاریەکە بۆ ئەم ساڵ درەنگە تەسەوەرەکەین بۆ ساڵی ئایندە بچێتە بواری کاکاوە هەندێک لەو کۆمپانیایانە نووسینگەی دیکەیان هەیە لە شارەکانی تر ئایا ئەو بڕیاری کە دەری دەکەن دەڵێن بایکۆت دەکەین بایکۆتەکە هەموو کۆمپانیەکان لە شارەکانی دیکەش دەگرێتەوە هی ئەو کۆمپانیانە یاخۆت تەنها و نووسینگە و لقەی کە لە هەڵەبجە هەیەیانە دەیانوێ بایکۆتی بکەن؟ ماڵێ بایکۆت ناکەن بۆ ئەم ساڵ وەک باسم کرد ئێمە دانیشتین لەگەڵیانە بۆ ئەم ساڵ هاوشێوەی پارێزگاکانی کە
لەو کۆمپانیانە 5 کۆمپانیان 3 کۆمپانیا 4 کۆمپانیان ئەتوان ئەرکەکەی خۆیان لە سنووری پارێزگای هەڵەبجە چونکە ژمارە حاجیانی هەڵەبجە ناگاتە 200 حاجی لەوانەیە 180 حاجی بێت لەبەرەوە بە چەند کۆمپانیایە گیشەکەیان بەڕێ ئەکرێ و تەنها ئەو بڕیاری کە یابوویان بڕیارێکی با بڵێن تەنها سنووری پارێزگای هەڵەبجە بووە کە خۆیان یاویان ئەمڕۆ ئێمە دوای دانیشتن لەگەڵیانە پێشنیاری ئەوما بۆکردن ئەوانیش بەسپاسەوە قبوڵی پێشنیارەکان کرد کە بۆ ئەم ساڵ بەردەوام بن هاوشێوەی ساڵانی ڕابردوو. هەندێک پشکی تایبەت بۆ کەسوکاری شەهیدان و قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە تەرخان کرابوو لە سەفەری حەج ئەگەر زانیاریت لابێ ئەم پشکە تایبەتە تەنها وەکو پشکی دەرچوونی ناوەکانیانە یاخۆ تێچووی حەجەکەش دەکەوێتە هەستوی وەزارەتی شەهیدانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ لە ڕاستیە زانیاریم نییە لەسەری ئەوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی حەج و عومرە ئەگەر ئەو پرسیارە بکرێ زۆر باشە کاکاوە هەرچەندە تەوەرەکەمان تایبەت بوو لەسەر بایکۆتیەوە کۆمپانیانە کە سوپاس بەخوا بایکۆتەکەیان شکاندووە ئەم ساڵ وەکو ساڵانی ڕابردوو بەردەوامن لەسەر کارەکانیان بەڵام باگەر پرسیارێک لەم مۆزوعە بێمە دەرەوە دیارە لە زۆربەی شوێنەکان گرفتی کارەبا ئاو سوتەمەنی بەتایبەتی هەیە لە هەڵەبجە هەرچەندە دیارە سوتەمەنی دابش کراوە بەڵام گرفتەکانی تر چی هەن و پلان و بەرنامەی تازە چی هەیە کە پارێزگا بیەوێت خزمەتی هاوڵاتیان بکات. بەڵێ ئێمە سەبارەت بە گرفتی کارەبا و ئاو گرفتی ئاومان خۆشبەختانە نییە بە بۆنەی پرۆژەی استراتیژی ئاوی هەنەژاڵە بەڵام گرفتی کارەبامان بەجددی هەیە هاوشێوەی شار و شارۆچەکان و پارێزگاکانی هەرێم ژمارە و کاتژمێرانی کە کارەبا دێ بە هاوڵاتیان بە تایبەتی کارەبای نیشتیمانی زۆر کەمە لەگەڵ وەزارەت و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان قسەمان کردووە بەڵام چارەسەرەکەی هەر هەمان چارەسەری پارێزگاکانی کەیە بەڵام یەک ئیجابیاتی هەیە ئێمە لای ئێمە ژماری محاویلەکان باشترە سەر محاویلە نییە و تۆڕەکان تۆکمەترە بەڵام وەکو بەرهەمهێنانی کارەبا هەر هاوشێوەی شوێنەکانی کە ئێمە کێشەمان هەیە بەڕاستی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزکاوە عەلی جێگری پارێزگاری هەڵەبجە زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. بینەرانی عزیز ڕاستەوخۆ دەچینە کەرکووک و تەوەری سێم و کۆتایی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر هەڵوەشانەوەی پشکی دامەزراندن لە پەروەردەی کەرکووک بە تایبەتی دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا نزیک زیاتر لە 1000 پشکی دامەزراندن ڕاگەیەنرا کە کەمترین پشک بەرنەتەوەکانی کورد و تورکمان کەوتبوو کە ئەمەش ناڕزایی تورکمان و کوردەکانی پارێزگای کەرکووکی لێکەوتەوە. دوجار ئەم دامەزراندنە هەڵوەشایەوە بۆیە ڕاستەوخۆ دەچینە کەرکووک لای بەڕێز شێرزاد ڕەشید کاکە بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردی لە کەرکووک. کاک شێرزاد زۆر سپاس بەوە دەرفەتە ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئێستا ئایا بە تەواوەتی و بە فەرمی ئەو دامەزراندنە ڕاگیراوە واتە ئەوانەی کە ناویان بۆ دامەزراندن دەرچوو بوو ئێستا ناوەکانیان ئیلغا کراوەتەوە و تەواو؟ بەڵێ لە دوای سەردانکردنی ئەندام پەرلەمانەکانی عێراق لە بەشی پەروەردە و بە سەرۆکایەتی عەباس زاملی و هەروەها ئەندامەتی کاکمەریوان لە لیستی کوردستانی و هەروەها سەد خەدیجە لە لیستی تورکمانی و ئەندام پەرلەمانی تریش هاتوبوونەوانیش و لە لیژنەی لێکۆڵینەوەکە و وردبینیکردن بۆ دەرچوان و ناڕەزایەتەکانی کە لێکەوت بۆ ئەو ئالێتی کە ناوەکانی پێجیا کرابەوە بڕیار درا بە هەڵوەشانەوەی هەموو دامەزرانەکان و ئەوانەی کە تەقدیمیان کردووە ئیتر تەواو چۆن تەقدیمیان کردووە و ناوەکان موجودن بەڵام ئالێتی جیاکردنەوەی ناوەکان بە سیغە و شێوازێکی ترەبێ جیاواز لەو سیستەمەی کە جاری پێشوو ناوەکانی پێجیاکرایەوە بەڵێ ئێستا دامەزرانەکان هەڵوەشاوەتەوە جارێکی تر ناوەکان فەرز دەکرێتەوە. پێشتر ئەو دامەزراندنە بڕیارەکەی لەکوێ دەرچوو سیغە و سیستەمەکەی چۆن دیاری کرابوو بۆچی کاتێک کە باز لە دامەزراندن دەکرێت ینی بەپێی نەتەوە دەبێت دابش بکرێت جاری پێش و عەرەبەکان زۆرترین پشکیان بەرکەوت بوو بە شوێنیا کورد و تورکمانەکان هاتبوون تەنانەت کە مەنەتەوەتەکانی دیکەش هەر جێگەی باسکردن نەبوو هێندە پشکەکەیان کەمتر بوو.
خۆی بەپێی ئەو سیستەمەی کە دامەزانەکانی پێکرا ئەو بەپێی سیستەمی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانی عێراقی و وەزارەتی پەروەردەی عێراقە و کەس بۆی نییە لەو سیستەمە بۆ جیاکردنەوەی ناوەکان لا بدە. هەوڵێکە بۆ لەلایەن لیستەکانی و لایەنە سیاسەکانی نێو شاری کەرکووک کە دابەشکردنی دامەزانەکان بەپێی نەتەوەکان و ئەوانە بێ، بەڵام وەزارەتی پەروەردەی عێراق ئەوەی ڕەت کردەوە و ناشکرێت و نابێت سیستەمی دامەزانی کەرکووک جیا بکرێتەوە لە شارەکانی تری عێراق و هەوڵ درا کە تایبەتمەندیە بدرێ بە شاری کەرکووک و خصوصیەتێ بدرێ بە شاری کەرکووک و زۆر کاتیش لە بڕیارە سیاسەکان کەرکووک جیا کراوەتەوە لە هەر ڕێنمایەکی حکوومەتی عێراق، بەڵام بۆ ئەم جارە ئەوان ڕازی نەبوون. بەڵام ئەوەی کە وای کرد بوو پشتی عەرەب زیاد بێ لە دامەزرانەکانە کرا بۆ ناوچەگەری، واتە نەک تەنیا لە سنتەری شاری کەرکووکەوە دامەزرانەکان ناوەکان جیا بکرێتەوە بۆ هەر ناوچە و ناحیە و قەزایەک نزبەیەک لە دامەزراندن دانرا بوو. اینجا بەپێی ئەوەی ئەو دامەزرانەکانی ناوچەکانی عەرەبنشین چی خۆی دەبینێتەوە لە عەباسی و ڕەشاد و حەویجە و زاب و ئەوانە دامەزرانێکی زۆریان بۆ دانراوە و هەمووشیان ئەو گوندانەی ئێستا بەعتیبار ئاوادان نەکرێتەوە و عەلا ئەساس کە قوتابخانەکانیان پێویستیان بە میلاکە زیاتر لە 800 دامەزراندن بۆ ئێوە جیاکرابەوە. ئەمەش وای کرد و پشتی عەرەب دامەزرانەکە زیاد بێ، بەڵام بە خۆپیشاندانەکان و ڕاڕەزایەتی تورکمان و دەرچوانی کورد کە هاتنە بەردەم پەروەردە و ئاگادارکردنەوەی دکتۆر بەشیر حەداد لە جێگری سەرۆکی پەرلەمان و هەموو هەوڵەکانی تریاندان پەرلەمانەکانی کەرکووک و ئێمە لە بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی و دواتر هاتنە سەرخەتی بەڕێز دکتۆر ئالان وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان و پەیوەندیکردنی بە وەزیری پەروەردەی عێراقەوە توانرا کە ئەو ئالێتە بگۆڕدرێ. ئێستا بڕیار درا لەسەر ئەوەی کە جیاکردنەوەی ناوەکان لە نێو سەنتەری شاری کەرکووک بێ و هەموو ئەو خەڵکانە هیچ بەشی ناوچەکان نادرێ، مەثەڵەن بۆ نمونە بەشی حەسار و پردی و شوان و حەویجە و زاب و ملتەقا و تازە نادرێ، هەموو لە نێو شاری کەرکووکەوە بە یەک مرکزی دامەزراندن بە یەک سنتەر هەموو ناوەکان کۆ دەکرێتەوە لێرەوە هەمووشیان پێکەوە یەک منافەساکەن واتە منافەسی جیاواز نابێت لە ناوچەکانە. بۆ نمونە بڵێن 20 پلە دراوەتە قەرهەنجیر یان شوان یان 100 پلە دراوەتە ناحیەی زاب یان عەباسی، ئەوە ئەو کاتە خەڵکی ئەو سنوورە لە ناو خۆیان منافەسەیان نەکرد بۆ جیاکردنەوەی ناوەکان. بەڵام ئێستا ئەوە نەما، هەموو پێکەوە منافەساکەن لەسەر ئەو 2841 پلەیە کە 1970 فەرمانبەرەوە ئەو باقی مامۆستای بنە سەرەتایی و دواناوەندی و ئامادەیی و مامۆستای زانکۆییە، بۆیە هەموو ناوەکان لە کەرکووک جیا دەکرێتەوە. اینجا ئیتر لە کۆتاییە کێ ناوی دەرئەچێ و کێ خاڵی زۆر ئەبێ ئەوە ئەیباتەوە و پیرۆزبایی لێکەین و ئەمری وزاری بۆ دەرەچێ. ئەوەشی کە ناوی دەرناچێ و خاڵی کەمە ئەوە ئیتر ئەو کاتە ئەوە بە شێوەیەکی عادیلانە ئەبێ و کەس گلەیی نابێ و لەسەر ئەم سیغەیە هەموو پەرلەمانەکان و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک و ئێمە خوێندنی کوردی لەسەر ئەو ئالێتە ڕێکەوتین. زۆر باشە کاک شێرزاد، ئایا ئەوانەی کە دەرچووی ڕەنگە زانکۆکانی هەرێمی کوردستان بن لە بەشی خوێندنی کوردی کەرکووک بەڵام نیشتەجێی کەرکووک بوون، ئەمانە ئایا لای ئێوە یادەیە ئەو هەلەیان پێ دەدرێت لەم کێبڕکەی دامەزراندنا بەشداری ببن؟ هەموو ئەو دەرچوویەکی کورد لە هەر شوێنێکی ئەم دنیای زانکۆی تەواو کرد بێ حسابی بۆ دەکرێت و دادەمەزرێ، بەڵام گرنگەوەیە کەرکووکی بێ بیسەلمێنێ بە پتاقەی تەموینی و بە پتاقەی سەکەن بیسەلمێنێ کە دانیشتووی شاری کەرکووکە بۆ هەیە ڕاتە ناو منافەسەکە و ئەبێ تەقدیمی کردبێ پێشتر، نەک ئێستا خەڵکێک وا تێگەیشتووە کەسە لە نوێ دەرگای تەقدیمکردن نەکرێتەوە نە، هەر ئەو ناوانەی کە پێشتر تەقدیمیان کردووە ئەگەر دەرچووی زانکۆکانی هەرێمی تیا بێ بەڵام دانیشتووی شاری کەرکووک بێ بە ئەسڵ و بە ئەوراق بیسەلمێنێ بە بەدەی تەیستەکەن و پتاقەی تەمینی و ئەوانە بیسەلمێنێ کە شاری کەرکووکە بەڵێ حسابی بۆ دەکرێت و ئێمە جگە لەوەش یعنی بەنسبەتی شەهیدانی خانەوادەی سەربەرزی شەهیدان لە پێشمەرگا و لە زیندانیانی سیاسی کورد ئێمە اتفاقمان لەسەر ئالێتە کردووە کە هەر کەسێ لە موەسسەسەی سوجەنای سیاسیینی هەرێمی کوردستانیان عێراقیان دەستگای موەسسەسەی شەهید لە حکوومەتی عێراقیان لە هەرێمی کوردستان بیسەلمێنێکە ئەو شەهیدی پێشمەرگەیان شەهیدی سوپای عێراقیان حەشدە هەمویان حسابیان بۆ دەکرێت و نمرەکانی خۆیان وەردەگرن لە منافەسەیە. زۆر باشەواتە ئەم جارە پشکەکە بە گشتی هی دامەزراندن چەندەوە چەند کەس فۆرمیان پڕ کردووەتەوە؟
ئەوانەی کە فەرمان پڕکرێتەوە ژمارەکە بەڕاستی ژمارەیەکی زۆرە مامۆستا و فەرمانبەر و هەنە زیاتر لە 8,000 کەس تەقدیمیان کردووە بەڵام ئەوەی کە پلای وەزیفەکانەوە کوتم 2841 پلەیە کە 1970 فەرمانبەر و ئەو باقی مامۆستای سەرەتایی و بنەڕەتی و ئامادەیە و ئێمە چاوەڕوانین کە لیژنەیەکی ئەوە هیچ لیژنەیەکی سابتە بوو بە ئەندامێتی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک و سەرپەرشتیارێکی کورد بەڵام لەسەر میلاکی مرکزە و هەروە فەرمانبەرێکی موارد بەشەریە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی مرکزی سەرپەرشتی دامەزرانیان کرد بەڵام ئێمە داوامان کرد لە لیژنەی لێکۆڵینەوەی پەرلەمانی کە لیژنەی فەرعی دروست بێ بۆ ئەم بابەتە چونکە ئەوان بەتەنیا خۆیان ناگەن بەوەیە کە بە جوانی فەرزی کەن و بە وردبینیەکی باش و بۆی غەڵەتی تیان نەکرێ و لیژنەی تر دروست دەکرێ و ئێمە داوامان کردووە پێکاتێ منەتەوەکانی تیابێ و دوای ئەوەی کە دامەزانەکان ڕاگەنرێ دیسانەوە بۆ ماوەی 8 ڕۆژ دەرگای ئەتراز و تانە لێدانەکەینەوە نەوەکو ناحەقی بەرامبەر کەسێک کرابێ دەتوانێت بێ ئەتراز بگرێ و پەڵت پێشکەشکە تاوەکو جارێکی وردبین بۆ خاڵەکانی بکرێتەوە و چاک بکرێتەوە ئەگەر نەحەقی کرابێت. زۆر باشە کاک شێرزاد. ئێمە لە هەرێمی کوردستان لە کاتی دامەزراندنەکاندا گیرۆدەی تەسکیەی حزبین بەشێکی زۆر لە دەرچۆ دانەمەزراوەکان مادەم تەسکیەی حزبیان یەدا نامەزرن بەڵام ئەوانەی کە تەسکیەی حزبیان هەیە هەلی دامەزراندن ئاسانە بۆیان و دەرفەتەکان زیاترە. ئایا لە کەرکووک تا چەندە لەم دامەزراندنەیە تەسکیەی حزبی خواردوویەتی یاخۆت دەخوا چ لە ناو لایەنە کوردیەکان بێ یاخود لایەنە عراقیەکان و تورکمان و عەرەبەکان بەگشتی؟ ئەوەی سەبارەت بە دامەزرانەکانی ئێستاە کە حکوومەتی عراق بڕیاری لەسەر داوە سەر بە وەزارەتی عراقی فیدرالە ئێمە هیچ دەسەڵاتێکمان تیانی و ئالێتی ئەوان خۆیان سەر بە وەزارەتی پەروەردەی عراق و ڕێنمایەکانی وزارەی پەروەردەی عراق جێبەجێکەن و مەسەلەی حزبایەتی توای ڕۆڵ نابینێ وەکو وتم ئەوان تعلیماتی خۆیانێ و ئێنێرنە خوارەوە هیچ کاتێک و هیچ کەسێکش جیاوازی ئەوەی لەگەڵ ناکرێت سەر بە چ لایەنێکی سیاسی وەکو وتم خاڵەکان وازەحە بۆ نمونە ئەوە کوچی شەیدیان کوڕی شەیدیان زندانی سیاسییان باوکی لە بواری پەروەردەکاری کردووە ئێستا خانەنشینە یان ئەوانەی کە ژن و پیاون زەواجیان کردو هەرچیان دانەمەزراون یان دانەمەزراون هەردووکیان و منداڵشیانێ ئەوانە هەمی خاڵی خۆیە کە لە کاتی منافەسە خەڵکی پێشەخە و خەڵکی کەمترە بێ خاڵەکانی و ئالێتی دامەزرانەکەی پێکرێ. سەبارەت بە دامەزرانەکان هەرێمی کوردستانش خۆتان ئاگادارن ئەوە ئێمە بۆ چەند ساڵێکە کە دامەزرانمان بۆ هاتووە مەسەلەی تەسکیەی حزبی ڕەچاو ناکرێ و دیسان و فۆرممان دابش کردووە و خاڵەکانمان دیاری کردووە و هەر کەسێ بۆ ماوەی هەفتەیەک دە ڕۆژ ناوەکانمان هەڵواسیوە و ئۆتومانێکی ئەترازی هەیە بابێت لەسەر کۆمپیوتەر لەسەر لیژنەکان لەگەڵ لیژنەکان دایەنین بۆی قەنەعەتی تەواو بێنێ کە خاڵەکانی ئەو چەندە و خاڵی هاوڕێکانی چەندە. یعنی ئێستا ئەو مۆدێلە لە کوردستانیش بەسەر چوو لە شارەکانی هەرێمی کوردستانیش ئێستا خەڵک بە تەسکیەی حزبیدا نامەزرێ ئێستا بە تایبەتی وزارەتی پەروەردە من وەکوی قساکەم لەسەری مەسئولم لە قسەی خۆشم فۆرم دابەشەکرێ و خاڵەکان وازەحە و هەموو دەرچوەکان بەپێی منافەسا بەپێی خاڵەکانی خۆیان منافەساکەن و ناوەکان جیا دەکرێتەوە. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک شێرزاد ڕەشید کاکە بەڕێبەری بەشی خوێندنی لە پەروەردەی کەرکووک سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بینەرانیازی دەچینە لای کۆچە بڕگەی پرۆگرامی ئەمڕۆمان کە بڕگەی زانیاری و سەرنجتان ڕادەکێشین بۆ چەند زانیاریەک لەسەر جەڵدەی دڵ فەرموون با پێکەوە بینەوی. جەڵتەی دڵ حاڵەتێکی کتوپڕە کە ڕوودەدات کاتێک بۆریەکانی دڵ بەهۆی مەینی خوێنیان جیرانی بەهۆی چەوریەوە دەگیرێت و خوێن ناچێت بۆ دڵ و دەمارەکە دەتەقێت. چەند زانیاریەک هەیە دەربارەی دڵ کە بەهەڵە پێمان وتراوە پێویست دەکات ڕاستیەکەی بزانین لە پێناو پاراستنی تەندروستی. تۆڕی هەواڵی CNN ئەو زانیاری هەڵانە لەگەڵ ڕاستیەکانیان دەخاتە ڕوو. دەوترێت جەڵتەی دڵ تەنها لە کەسانی بەتەمەن ڕوودەدات بەڵام جەڵتەی دڵ لە هەموو کەسێک و هەموو تەمەنێک ڕوودەدات یان زۆر جار دەوترێت گیرانی خوێنبەرەکان تاکە هۆکاری جەڵتەی دڵە. لە ڕاستیدا جەڵتەی دڵ هەندێک جار ڕوودەدات بەهۆی هەبوونی نەخۆشی مایکرۆڤاسکیولەر کە نەخۆشیەکی دڵە کاریگەری لەسەر دیواری دڵ و ناوپۆشی ناوەکی دڵ دروست دەکات دەبێتە هۆی جەڵتەی دڵ. لەو هەڵانی باز دەکرێت جەڵتەی دڵ ڕوونادات بۆ ئەو کەسانی کە تەندروستی باشیان هەیە و بەردەوام ڕێجێم دەکەن
بەڵام ئەم کەسانە تەنها لە جەڵتەی دڵ دوور دەکەونەوە بەڵام بەو واتایە نایەت کە ڕوونەدات چونکە لە پاڵ تەندروستی باش و ڕێژیم هۆکاری دیکە هەیە بۆ ڕوودانی جەڵتەی دڵ. زۆر کەس زانیاری هەڵە دەدەن و دەڵێن نیشانەکانی جەڵتەی دڵ لە خانمان و پیاوان هاوشێون. بەڵام لە ڕاستیدا جیاوازی هەیە لە نێوان نیشانەکانی جەڵتەی دڵ لە پیاوان و خانماندا. پیاوان زیاتر هەست بە ئازار دەکەن لە سنگیاندا، بەڵام خانمان هەست بە ئازار دەکەن لە پشت و مل و شەویلگەکان. هەروەها تووشی تەنگە نەفەسی دەبن، یاخود دەوترێت شێوەی کەسەکە پەیوەندی بە جەڵتەی دڵەوە نییە. بەڵام جەڵتەی دڵ زیاتر ئەگەری ڕوودانی هەیە لەو کەسانی تووشی نەخۆشی پیربوونی پێشوەخت دەبن. بینەرانی عزیز خۆشحاڵ بووین تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بوون. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە، سپاس بۆ تۆ شێداخان. تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێی دیکە بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم. ماڵتانەوە. خواتان لەگەڵ.